بینەرانی عزیز سڵاتان لێ بە بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە کۆمەڵێک بڕگۆ و بابەتی نوێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارین تەواوی بڕگۆ و بابەتەکانی ئەمڕۆمان بە دڵی هەموو لایەکتان بن. ئازیزان، لا بەرنامەی ئەمڕۆماندا سێ تەوەرمان بۆ ئامادەکردوون. تەوەری یەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر کردنەوەی لقی یەکێتی لە جوانی ئەمریکی و IBFF لە عێراقدا. بزانین ئەم یەکێتیە لە چەند وڵاتدا لقی خۆی کردوێتەوە و لە هەمان کادا ئەرک و ڕۆڵی ئەم یەکێتیە لە وڵاتانەی کە لقی تیادا کردوێتەوە چی ئەبێت بە تایبەتی لە عێراقدا. ئەمە دواتر گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. تەوەری دووەممان گفتوگۆکردن دەبێت لەسەر با کللتورکردنی گەشتی زستانە لە هەرێمی کوردستاندا. بزانین ئایا لە هەرێمی کوردستاندا تا چەند گەشتی زستانە بۆتە کللتورێک یاخود گەشتی زستانە لە هەرێمی کوردستاندا بۆ ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی تر زیاتی کردووە یاخود کەمی کردووە. ئەمەش تەوەری دووەمانەبێت و دواتر لە تەوەری سێمدا بەردەوامە بین لەگەڵتانە لەسەر ئەرک و ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا کە ئەمڕۆ لە کۆنفرانسێکدا لە وەتی ڕامادا بە شێوەیەکی ڕاستەوخۆ کۆنفرانسێک بەڕێوە دەچێت و دواتر لەوە میوانمان دەبێت. ئەمە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان دەبێت. دواتر لەگەڵ هەرێک لە میوانەکانماندا بەردەوام دەبین. بەڕێزان، لە بەرنامەی ئەمڕۆماندا جگە لە تەوەرە سەرەکیەکانمان کۆمەڵێک بڕگۆ و بابەتی جۆراوجۆر بۆ ئێوەی ئازیز ئامادە دەکرێت. لە بڕگەی یەکەممانە باز لە فۆتۆگرافەرێک دەکەین کە لە کوردستانەوە چۆتە کۆبانی و خەباتی کۆبانەی دەکاتە ئەرشیف. با پێکەوە بینێری فۆتۆکانی بین و دواتر گەڕێنەوە لاتان. کارزار 1990 لەدایک بووم. لە ساڵی 2011 بۆ 2012 دەستم بە کاری فۆتۆگرافی کردووە. سەرەتا لە فۆتۆی مۆبایلەوە دەستم پێ کرد وەردە لە دوایەوەی بۆ فۆتۆی کامێرا. ئەم حەزە وەکو هەموو بوارەکانی تر حەزێکی گشتی ڕاگەاندن بۆ هەم بۆ وەکو بێژەی هەم وەکو فۆتۆگرافی، بەڵام زیاتر پەرم بە کاری فۆتۆگرافیدا. بە تەکید هەموو کەسێک چەند کەسێکی لە پشتە بن منە دوو هاوڕێی ئەزیزم کە وکات ئیشی فۆتۆگرافیان دەکرد، ئاوات عوسمان و زوتیار فەتا کە پاڵ پشتێکی باش بوون و توانایشی باش بوو بۆ من بۆی ئیشی فۆتۆگرافی زیاتر لەوانەوە فێربوو. لێرە سپاسیان دەکەم. بەشداری چەند پێشانگایەکم کردووە. پێشانگای هاوبەشوە دوو پێشانگا بۆ سێ پێشانگای تایبەتی خۆم هەبووە. نزیکترین پێشانگا 1/6/2019 بوو، تایبەت بوو بە منداڵانی سەرشەقامەوانی کە ئیشی دەست ژێڕیەکەم. هەردوو پێشانگاکە کاریگەری و باخی خۆی هەیە و پێشانگای گشتی هاوبەشەوە تێکەڵی چەند هاوپیشەیش کرد دەبی وەکو فۆتۆگرافەرەکانی کە دیمەنی جیاوازتر دەبینی جگە لە فۆتۆی خۆت. بە پێشانگای تایبەتیش باخێکی گرنگتری هەیە بۆ خودی خۆت کە هەموو فۆتۆیەکان تایبەت و تابیرن لەو ئیشانی کە خۆت کردوتە. من ئیشەکانم تایبەت نەکردو لەسەر یەک شت. هەوڵم داوە زیاتر ئیشی گشتی بکەم. پێشتر لە چەند بوارێک دایشم کردەوە، وەکو باسم کرد پێشتر ئەم ساڵ 2019 ئیشم تایبەت بوو لەسەر منداڵ و هەوڵ دەم ساڵانە پێشانگایش تایبەت بۆ خۆم بکەمەوە و تایبەت بێ لەسەر بوارێک. 2019 کە و پێشانگایم کردەوە
ویستم پامێک بەگوێی خەڵک بۆ بەگوێی حکوومەت و بەگوێی پەرلەمان دابدەم لە ڕێگای فۆتۆکانمانەوە کە ئەو منداڵانی لەسەر شەقام ئیشی دەستژێڕی دەکەم بنێش فرۆشتنە ئاو فرۆشتنە هەر کارێشکەیە کە تەمەنەکانیان گونجاو نییە بۆ ئیشکردنی کە ئێساتی یا دەکەن ویستم پامێک بەگوێی حکوومەت دابدەم یاساک دەربکە بۆی ئیشکردنی منداڵان قەدەغە بکە. بەڵێ زۆر جار گەشتمان کردووە بە تایبەتی بۆ نمونە وەکو سروشت یانەوەتا بۆ نمونە بۆ سەر شاخی ڕۆژبوێنەی تایبەتی شاری ڕانیان هەر ناوچەیشکە بێ گەشتمان کردو و ئیشمان لەسەر کردو. بەداخەوە جگە لەو پاراستنی کە لای خۆت بەکاری دێنی بۆ نمونە وەکو هاردێکە یان کۆمپیوتەر یا خۆت ئەکاونتێکە کە هۆینەکانی تێدا دەپارێزی بەڵام بۆ بڵاوکردنەوە یان بۆ شێفکردن لە ڕۆژنامەیان سایت گۆڤارێک بەداخەوە لەم هەرێم ئێمەدا گرنگجیی زۆر بە فۆتۆ نادرێت بە تایبەتی هەندێک فۆتۆی تایبەتێکە تو ئیش لەسەر کردو ماندووبوونت پێوی سەشتوە لە زیاتیەوەی گرنگ و باقی تایبەت بە فۆتۆەکانت بدرێ بۆ نمونە بۆ ماندووبوونت جێی باخنیە بۆ لە زیاتەوەی فۆتۆەکانت لێ بکڕنەوە یاخودەوە تا بە شایستەیەک تر داوای لێ بکەن بۆ شێوازنێکە خودی خۆدەتەوە ئیشی لەسەر بکەین. فۆتۆم فرۆشراوە بەڵێ لە پێشانگایش تایبەت بوو فۆتۆیەکانە فرۆش ویستم بۆ کارێک بەکاری بێنم بەڵام بەداخەوە داهاتەکەی ئەوە نەبوو کە بەکار بۆ مەبەستێکە هەم بوو. ساڵی 2014 بوو ماوەی نزیکەی 5 مانگ بۆ 6 مانگ دەبوو گەلە کۆمیەشی گەورە لەسەر شاری کۆبانێ بوو لە ڕێگای چەکدارانی داعشەوە بە هاوکاری چەند وڵاتێکەوە کە هاوکاری ئەو گروپە تیرۆریستی دەکراویستیان شاری کۆبانە داگیر بکەن. شاری کۆبانێ تەنها خەڵکە سیڤیلەکە و چەکدارێکی کەمی تێدا مابوو بۆ لە هەر چوار پارێزەی کوردستان گەنجان ڕویان لەو شارە کرد بۆ بەشداریکردن لە جەنگ خۆبەخشانە. ئێمەش لەگەڵ چەند هاوڕێکمان بڕیاری ئەوماندا وەکو کاری میدیایی یاخود و کاری فۆتۆگرافی بەشدار بین لەو جەنگەوە چیرۆک و بەسەرهات و کاریگەری ئەو جەنگە لەو شارەدا وەکو فۆتۆ لە مێژوودا بیهێڵینەوە. بەتەکی چونمان بۆ ئەوێ زۆر قوڕس بوو لەلایەک لانی کۆمەڵایەتی خۆت لە ڕێگریکردن لەلایەن دایک و باوکەوە کە ئەو قورسەتۆ بچی بۆ بەرەی جەنگ بۆ ئیشی ڕاگاندنیان بۆ بەژارێکردنی شەڕۆی لەلایشکە ئەو شوێنێکە کاری تێدا دەکەی ڕێگیان پێنێدا ئێمە بەهۆی ئەوەی کە نزیکی سەری ساڵ بوو بە بیانوەیەکە سەفەر بۆ وڵاتێک دەکەین بۆ گەشت و خۆشی دەچین بۆ مۆڵەتمان هەم لە ماڵەوە هەم لە فەرمانەکەمان وەرگرت چوین بەڵام چونمان زۆر سەخت بوو بۆی داخلی شاری کۆبانێ بین لەسەر سنووری یەکێک لە شارەکانی تووشیا بۆی داخل بین زەحمەتێکی زۆرمان سێش هەتا یەک دوو لە هەواڵەکانمان کە لەگەڵمان بوو تووشی بریندار بوون و زەحمەتی بوونەوە. ئێمەکە لە ڕانیەوە بەڕێکەوتین تقریبان 2 ڕۆژمان پێچوو تا گەیشتینە ناو شاری کۆبانە. لە شاری کۆبانە نزیکەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ ماینەوە لەبەرەوەی هەم سەرەتا ڕێگان نەدا داخل بین لەبەرەوەی شەڕێکی دژوار لەناو ئەو شارەدا بوو هەم وەکو پێداویستی خواردن و پێداویستی سەرەتایەکانی زۆر کەم بوو بۆی بتوانین زیاتر بمێنیەوە بەڵام خۆشبەختانە ئەو ماوەیەکە ئێمە لێوێ ماینەوە توانیمان دەستکەوتێکی باش بەدەستبێنین لێوەکو لە ڕووی ڕاگان و فۆتۆ مێژویش تایبەت تۆمار بکەین لای خۆمان کە ئێستا لە ئەرشیفی خۆماندا هەیە. بەتەکەیت هەم بوو ئامانجێکە تۆ بتێ ئیشی لەسەر بکەی پاڵپشتیشکەی هەیەەوە هەندانشکی ئەوەی چونی ئێمەش بۆ کۆبانێ زیاتر هەستی نەتەوایەتی و کوردایەتی بوو کە هانیدان بۆی بچین ئیشێکی فۆتۆگرافی لێ بکەین ئەگەر نا بۆ نمونە بۆ ئیش فۆتۆگرافی زۆر شوێنێکی بۆ نمونە فۆتۆی سروش دەگری نەگەوە تا پێویستکاتۆ بچی خۆت بخێن مەترسیەوە لە بچیە ناو جەنگ بۆی ئیشی فۆتۆگرافی بکەین. ئێمە لەوێ ئیشمان لەسەر هەموو شوێنەکانی کۆبانە دەکرد بە تایبەت لەسەر شەڕبان لەسەر خەڵک ئەو خەڵکە سویلێکە لەوێ مابەوە لەسەر وێران بوونی کۆبانێ کە هەموو فۆتۆیەکانمان لا هەیە بەداخەوە بڵێن هەر ڕۆژانە کە سەردانی بەرەکانی جەنگمان دەکرد بۆ پێشەوەکە شەڕی کۆڵان بۆ کۆڵان بوو خەڵکی سڤیلیشی تێداما بوو بڵین ئەوڕۆ فۆتۆی یەکێک لە ژنێکی بەتەمەنمان گرت کەس خەڵکی سپیل بوو لێما بۆ نەویست بوو شارەکەی خۆی بەزێ بەڵە بەداخەوە بۆ بیانی ئەو ژنە بەتەمەنە بە گولەهانی چەکدارانی داعش شەهید بوو. ژیان لە ناو کۆبانێ ئاوا بوو کە دەچوو بۆ کۆڵانێک بەتەما ئەوە نەبووی بگەڕێتەوە شوێنی خۆت بۆ ئیسراحەت. بەتەکی ویستومەوە
ئیشی چاکیشم لەسەر کردووە هەر دوای ئەوەی کە لە کۆبانێ گەڕانیەوە دوای ماوەیەکی نزیک کۆبانێ بە یەکجاری ئازاد کرا. یەکەم شەویستم لە باشووری کوردستان ئەو مێژووە قارەمانەتی شەڕبانان و خەڵکی کۆبانێ و خەڵکی ڕۆژاوا بە باشوور بناسێنم بۆ گەنجانەی کە لێرەکانە تەنها لە تیڤەکان دیمەنەکانیان دیت وە چەند پێشانگایەکەم کردەوە سەرەتا لە زانکۆی راپەڕین پێشانگاکەم کردەوە دواتر بۆ ناو بازاری ڕانیەوە دواتر پێشانگاکەم بردە ناو پەرلەمانی کوردستان کە بەجووی پەرلەمانتارەکانی دابدەین ئەو پیامیان پێبگەینێن کە و قارەمانەتی لە کۆبانێت چۆن بووە وە چۆن ڕوویداوە بۆەوەی لە داهاتوودا پەرلەمانی کوردستان بتوانێت هاوخەم بوو و پشگیرێکی تەواوی براکانمان بن هەم لە ڕۆژاوە هەم لە باکوور و هەم لە ڕۆژهەڵاتی کوردستانیش. بە تاکید کارە ساتێکی خەمناک بووە زۆریش تۆ بەسە شەقامەکاندا دەڕۆیشتی دەسوی بۆی دیمەنەکانی بەرەی زەنگ فۆتۆی بگریوە لای خۆ ئەرشیفەکەی بەڵام بەداخەوە لە کۆڵانەکان لاشەی منداڵ کەوت بووە لاشەی شەڕبان کەوت بووە بە هەمان شێوە لاشەی سەگدارانی داعش لەوێ کەوت بوو و هەتا گیانەوەرانیش لەوێ لە برسانیا خۆدەوە تا بۆهی چێکە قورسەکانەوە تووشی لە ناوچۆم بووە. دوا پرۆژەم تۆ بەنیازی ئەو بم دوای بۆ بکردنەوەی پێشانگانە و ئێستا شەر بەنیازم ئەگەر دەرفەت بڕەخسە یاخودە و بارودۆخێکی ئێستا لە ڕۆژاوا هەیە هێور بێتەوە و بتوانم ئەو فۆتۆیانێکی ئێستا لای خۆم ئەرشیفم کردووە بیبەم لە شاری کۆبانێ لە مەکتەبێک یاخود لە شوێنی تایبەت بخۆیان فۆتۆیەکان لێ بیهەڵمەوە ئەرشیف بێ لای خۆیان چکە ڕەنگە ئەو فۆتۆیانێکە لای من هەنە و لە لای من ئەرشیف کراون ئەو کەسانێکە لە فۆتۆیەکاندان ڕەنگە ئێستا لە ژیاندا نەمابن و ئەو وێرانیانەی کە لە فۆتۆیەکانی مندا هەیە ئێستا بە شێوازیشتر نوێژەن کرابێتەوە کۆبانێ و کۆرشفێک لای خۆیان بمێنێتەوە. زۆر سپاس بۆی بەڕێزەوە بە بەرنامەکەتان و بۆ بینەران بۆ هیوایم هەم دەستگاکانی ڕاگەاندن هەم حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر پەرە بە کاری فۆتۆگرافی و کەسانیش فۆتۆگرافی دەکەن پەران پێ بدرێت چوەکو خوول بێ چوەکو هاوکاری بێ بۆی بتوانن پەرە بە کارەکەی خواندن چکە ئەوەی لە ژیانی مرۆڤ دەمێنێتەوە تەنها فۆتۆ و ئەو ڕشیفانێکە ئیشە ڕاگەاندنی لەسەر. بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتان لێبێ و ئێستا کاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چنە لای تەوەری یەکەم هەروەتمان گفتوگۆکەین لەسەرکردنەوەی لقی یەکێتی لە ژوانی ئەمریکی و IBFF لە عێراقدا بزانین ئەم یەکێتیە لە ساڵی چەنددا مەزراوە لە کێوە دەست بەکار بوو لە هەمان کاتدا ئەرک و ڕۆڵی ئەم یەکێتیە لە ئەو وڵاتانی کە لقی تیادا کردوتەوانێ چی دەبێ و بە تایبەتی لە عێراقدا ئەم یەکێتیە کارێکی دەبێت و لە هەمان کاتدا لەبەر ئەوەی کە میوانەکەمان ڕاهێنەری لە جوانیە ئەگەر کاتمان هەبێ دەفەتمان هەبێ پێمان خۆشە لەسەر بەکارهێنانی پرۆتین گفتوگۆ بکەین بزانین ئایا کێن ئەو کەسانی کا دەتوانن کە پرۆتین بەکار بهێنن یاخود هەر کەسێک کە ڕاهێنانی لە جوانی بکات ئەتوانێت کە پرۆتین بەکاربێنێت یاخود کۆمەڵێک مەرج و پێوەەر هەیە بۆ کەسانی کە پێویستە پرۆتین بەکاربێنن هەر بۆ مەبەستش میوانداری زۆر بەڕێز ڕێژەن فوعاتمان کردووە سەرۆکی یەکێتی عێراقی و IBFF و ڕاهێنەری لە جوانی لە هەمان کاتە کاک ڕێژەن سڵاو لێبێ و بەخێر بێت. زۆر سپاس کاک ڕێژان UIBFF کە کورتکراوەی United International Bodybuilding Fitness Federation ئەم یەکێتیە ساڵی چەنددا مزراوە لە کێوە دەست بەکار بوو چەند وڵات لە چەند وڵاتدا لقی کردوتەوە؟ ئەم ئیتیحادە لە ساڵی 2007 دامەزراوە
ئەم ئیتیحادە بۆ نەکراوەتەوانە کە دژاتی ئیتیحادی تری پێ بکرێ یان بڵێ من زدی ئەوم یان بۆ نمونە بڵێ من زۆر بە قوترم لە تۆ نا بە هیچ شێوەیەک لەو بابەتانە نییە. ئەم ئیتیحادە ئیتیحادێکی ڕاضیە. بەڵێ. اتحاد الرياضيين هو المحترفين يعني بو كسانه كمحترف رياضي محترفه كان ويارمتي او كسانه ك انالن براسي بدزوي ك فيزي ورنا بورنا جيري دعوه نامي بعض ولات شي بونا كري فتايبدي شكل ولاتنا بريطانيا وامريكا كزور خرصه يعني نزيكترين كسي خود جاري دعوه نامه بونا قال ولات جبه وزور باتحاد كان تشهر ناچن بلا كبلن بيان بتواني داوانامەی وڵاتی بۆرگیریان ویزەی وڵاتی بۆرگیرێ ئەم ئاسانکاریشی وایە جگار گەورەی کردووە کە بتوانرێ داوانامەی ڕسمی بۆ بکرێ و حیزی و تێلی بۆ بکرێ و تۆ ئیشتراشی بتوڵەی بۆ بکرێ و هەموو شتەکانی بە مەزبوطی بۆ تەرتیب بکرێ و بتوانێت سەفەری وڵاتانە بکە زۆر بە شێوەیەکی ئاسایی و بە شێوازێکی ڕسمی. ئەمە یەکێک لە ئیسپادەکانی ئەم ئیتیحادەیە. یەکێکی تر لە ئیسپادەکانی ئەم ئیتیحادە کە بەعزە پاڵەوانی تکێکەیە کە من هەر نەمبینی و نەمبیستووە لە عێراقیشا بەڕاستی لە وڵاتانی دەرەوە لەوانەیە زۆر کەس ئاشنای بوو بێ و بینی بێتی بەڵام لە عێراقان نییە نەمبینیەوە حتا ئیتیحادیشی نییە یاریانە. یەکێک لە یاریانە سترۆنگمانە من نەمبینی و ینی زۆر جار ئەگەر بە من بە شێوەیەکی سەریعتێت بگەێنم وەکو ڕاکێشانی سیارە وەکو هەڵگرتنی تاشە بەردە گەورەکان بۆ سەر ستەیجێک یان وەکو هەڵگرتنی سیارە بۆ مودەی چەند دقەیەک و پاشان چێ زۆرترین دەتوانێت ئەمانە نەکراو نییە. ئەم ئیتیحادەوە ئەکا کە بتوانرێ یاریزان بەشداری و پاڵەوانەتیانە بکات چەند من بتوانم لە ڕۆک و سەرۆکی ئیتیحادی عێراقی ئەو UIBF کار ئاسانی بۆ بکەم بتوانم ویزەی بۆ وەربگرم بۆ هەز وڵاتێک کە خۆی بێوێ وانیان من بەتەمەم لە مانگی هەشتا پاڵەوانەتیشی ئەوها گەورەی جیهانی بکەمەوانێ هەرەوەی ئیتیحادە بێنم بۆ سلێمانی و لە سلێمانیش هەرەمێ ئەنجامی بم بەڕاستی بۆی زۆرترین کەس سوودمەند بێلی و زۆرترین کەسیش بەشدار بێ و داوانامە بۆ هەموو وڵاتەکانی تریش ئەڕوا لە ڕێگەی سەرۆکی ئەم ئیتیحادەوە کە لە ئەمریکا دانیشە ئەندریا بۆفایە و پاشان ئەم وڵاتە ئەم ئیتیحادە هەشتا دەوڵەت لە خۆی ئەگرێ و شتێکی ئەوەن لە مودەیەکی کەما توانیوێتی زۆرترین کەس لە خۆی کۆ بکاتەوە بەڕاستی. کاکڕێژان هەموو ئەم کارانی کەوت ڤیزە وەرگرتن و داوەتنامەی کە لە وڵاتی عێراقەکرێت لە هەموو ئەو وڵاتانی کە لە قیتیا کردوێتەوە هەمان کارەکە بەڵێ بەدڵنیاییەوە لە هەر کەسدا لە هەر شوێنە و سەرۆکێکی دانا لە بەریتانیا لە ئەڵمانیا لە هۆڵندا لە هەر شوێن و سەرۆکێکی دانا بۆ کاروبار بۆ باشتر بەڕێوەبردنی کار و چالاشەکانی و لە هەموو وڵاتێکی شابوونی هەیە و هەچ کەسێکیش لە ڕێگەی خۆی ئەتوانێت لە هەر شوێنێکەوە بێت لە سایتیان هەیە پەیجیان هەیە لە هەر شوێنێکە حتەنانەت لە گوگڵ بنووسن ناوی ئیتیحادەکە ئەیهێنێ بە ڕئیس ئیتیحادەوانێ بە چالاشیەکانەوانە چکە دنیای ئیڤێنت هاتووە لەم چالاشەکانی 2020 هەموو ئیڤێنتەکانی تیاکە لە بۆ نمونە لە ئەڵمانیا لە هۆڵندا لە فڵانەوە قەت کاتەکەشی دیاری کردو لە فڵانە شوێنیش بتوڵەمان هەیە لە فڵان شوێن لە فڵان شوێن لە فڵان شوێن ئەیتر بەڕاستی ئەندریا بۆفا کە ڕئیسی ئیتیحادەکە زۆربەی چونکە من لە ئەوڵی کردنەوە لەگەڵیان بووم من وەکو ڕێیاریزان لە ئەوڵەوە لەگەڵیان بووم بەڕاستی بەڵام هەر لەگەڵیان بووم ئیتر قسە بەهۆی پەیوەندی نێوان من و ئەوانەیە کە ئەیش و کار و چالاشیەکان یەبینیم پێی خۆش بکە من کاتە سەرۆکێک و زیاتر تیمێکی عێراقی بەقۆ دروست بکە لەم بووە. باشە کاکڕێژان ویستم ئەوە بزانم کردنەوەی ئەم لەقانە لە هەر وڵاتێکە مەبەستێتی یەکێتێکە خۆی داوا لە وڵاتەکە کە لقی لێ بکاتەوە یاخود بە پێچوانە وڵاتەکە داوا لە یەکێتێکاکە کە لقی تیا بکات ئەم هەماهەنگە چۆن دروستە بێت؟ وڵات داوا ناکە وڵات داوا ناکات چکە لەبەرەوەی هەمانە اتحادمان هەیە و ئەگەر ئیتیحادت نەبێت لەوانەیە داوای بکە بەڵام خۆمان ئیتیحادمان هەیە و لەگەڵ حتایەکێتی لە ژوانی حتایەکێتی عێراقیش زۆربەی مەربوطن بە IFBB ئەوانە بگرێ حتا ئاوهاش ئێمە دژایەتی ئەوان ناکەین و بۆ هاوکاری ئەوانی شاتوین ناری یاریزانێکی ئەوان کە داوانامەی بۆ ناکرێ من باڵێنی پێم کە داوانامەی بۆ بکەم بۆ وڵاتێک کە خۆی بوێ بڕە بەشداری پاڵەوانەتی بکە وەشتەکانیشمان هەمووی بە مستەمسەک و بەڵگەدایە کە چەند یاریزانمان چۆتە دەرێت وە چەند چالاشی کراوە و داوانامە هاتووە نەهاتووە هەمووی مستەمسەک لە
باشە کەواتە پێم خۆشە جیاوازێکی نێوان IFBB و UIBFF مان بۆ بکەی بزانین ئەم دوویکەتی جیاوازەکانە چیایە؟ سێریکە ئەم ئیتحادێکە پێم وتی UIBFF ئیتحادی ڕاضیە بەتەنها اتحاد الرياضيين هو المحترفين تنها بويا ريزانه بقوته كانوا هاكاريه ريزان كردن هاتو والله ما يبي نا لهمو دمك دا مزراندني زور دمك اگرتوانه و اتحاد زوربي والله كان بو مربوط بون وحتى تناند عراقي شو تناند ديشتي لجواني سليمانيش بلام لم اخيرا يتريو IBF ومجموعه اتحادي تر دركوتن ئەمانە کە دەرئەکەون بۆی دژاتیکردنی اتحادە نییە بۆ بە قوتکردنی یاریزانە من ئەگەر یاریزانێک لە شوێنێک ئیستیفادە نەکە مەجبوریەتە لای من بەڕاستی ئەگەر یاریزانێکیش لە لای من دیسانە ئیسفادی نەکرێت ڕاتە لای یەکیشی تر حەقیقەتە حەقی یاریزان خۆیەتی بۆ یاریزان دیسانەوە مەربوط بێ بە شوێنێکەوانێ حڕێکە لی گەڕێ با بڕۆ تەنها ئەوانە توانن مقەیەدبن کە معاشێکیان بۆ بڕاوەتەوە ئەوانیش بە پەنجەکانی دەژمێرێن ئەی ما باقی لە چی ئیسفاداکە لە هیچ شتێکە ئیسفادە ناکە نەداوانامەی بۆ بکەیت نه یاریزان پێش خەیت و نە معاشێکی مەزبوط و سابتی هەبێ ئەوانەی کە ڕوادیشیان بۆ بڕاوەتەوانێ چەند کەسێکن بە پەنجەی دەست ئەژمێردرێن ئێمە باقی هەمێ بێتە تەضحیە باشە ئەمەش هەر هیچی بۆ نەکری و هەر هیچی بۆ نەکری و هەمووی بڕاتەوە یەک ئیتیحاد و ئیتیحادەش بۆ هیچ بۆ هەموو کەسێک نەکە مەجبوری ئیتیحادی تر دروستە بێ باشە کە ئیتیحادی تر دروست بوو یاریزانیش ئەگەر نشتێتە ناوی تاقیەکێکاتەوە لە ئۆڵەوانێ لە بزانمە باشە کە باش بوو بالفعل ئەمە ئیتیحادی ڕاضیە هەج ڕاضیە کە هیچی بۆ نەکراوە و کە هەیە پەراوێز خراوە کە لە من بەڵێنیەوەی پێم لەگەڵمانە بێت وە دڵنیا بێتەوەی کە هەموو شتێکی بۆکەم هەموو ئیڤێنتەکان ئەخەمە بەدەستی لە هەر شوێنە پاڵانتی هەیە من بەڵێن بێ ئەدنێرم بەڵێن بێ داوانامەت بۆکەم ڕاستە لەوانەیە مەسروفاتی کولی نەکرێ یان لەوانەیە دامێشی مادی نەکرێت چکە هیچ اتحاد دامێشی مادی ناکرێت مەگەر بکو پێم وتی چەند کەسێک بەڵام کار ئاسانی بۆ بکات کار ئاسانەکە چۆنە ئەگەر کەسێک بیوە بڕۆ بە ڕۆشتن سەفەر بکە بۆ وڵاتێکی دەرەوە ئەمریکا بێت یان بەریتانیا بێت باشە ئەگەر بیوە حیز بە حیزی وتێلیش و بە ئیشتراکی بتوڵەکە و بە ڕەشکردنی لەشی شێوانێ لەوانەیە 20 وەرەقە زیاتر سەرف بکە تا ئاگاتە ئەم ئیتیحادە هەڵەسێ بە دروستکردنی تیمێک باشە دروستکردنی تیم و نەدەرەوەی تیم ئاسانترێکە تاگو شخصێک بەتەنیا خۆی بڕوە هەموو شتەکان ئاسانترەکرێت هەم بەناوی تۆ ئیتیحادەوە ڕووی کە بەناوی ئیتیحادەوە ڕۆشتی هەر یاریزانێک بە حیزی وتێریش و بە سەفەرکردنیش و بە پەیوەندیکردنی بەوێش و حتا لەوێش مێنێتەوانێ لە $250 $250 پەڕ ناکە کە شتێکی زۆر ڕەمزیە بێ کەسێک سەفەرکە بە 10 وەرەقە 15 وەرەقەش ناگاتەوە شوێنەکە بە حیزی وتێریشەوە بێت ئەمە چونکە کار ئاسانی یەکەم شت لەوە ئەوە دومیشان ئەتوانێت بەشداری زۆربەی پاڵانەتی جیهانەکان بکە کە کارتی اعترافی تێ بۆ ئەنۆ کلاسیک و مستەر ئۆلۆمپیاد زۆربەی ئەسڵەن یاریزان بیر لەوە ناکاتەوانێ ڕاستە لەوانەیە مەجموعەیەکی بیر لەکاتەوە بەڵام مەجموعەیەکیشی کە پێشکەوت و هیچی بۆ نەکراوە ئەڵە خۆ من هیچم بۆ نەکراوە هیچیشم بۆ ناکەی هەیەکشێتەوە لە خۆ من هەر بەشداری پاڵانەتی یەکەم با کارتێکی ئەترافم هەیە 2000 بەناو بانک بوونەکەی مهمترێکە لەوەی کە هیچی بۆ نەکرێت چەند ساڵە دواتر کابرا گاتە قیممە ئاسڵانی چێشی تریا چەنەها یاریزان مەمنونەتی کە بچێتە باشە کاکڕێژان ئەم یەکێتی UIBFF لە عێراقدا لە لای وەرزشەوانان بە تەواوی ناسراوە هەمویان ئەزانن کە یەکێتیەک هەیە لە ناو عێراقدا سێریکە ناڵێم هەمووی چکە ئیتیحادەکەی اتحادێکی زۆر کۆنی اتحادێکی تازە بەڵام سپاس بۆخوا لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکان وای کردووە زۆربەی دەرکەوتن لە ڕووی ئەوانەوە ئاسان بێت و بڵاوکردنەوەی شتەکان ئاسانتر بۆ شتەکان زۆرتر بەردەستە و لە ڕێگەی بۆ ئێمە سایتمان هەیە و پەیجمان هەیە پەیجی ئیتیحادی عێراق بەدەست خۆمەوە ئێستا لە ئێستادا و زۆربەی شتەکان بڵاوەکەمەوە سپاس بۆخۆ زۆربەی کەس دەیبینێ و زۆربەی کەس حەزەکە بێتەنەوە بەڵام زۆربەی کەس ئەترسێ ئەڵێ لەبەرەوەی لەلایەن یەکێتی تراوانێ لەوانەیە نازانم سڕ بکرێم یان لەوانەیە نەهێڵن بەشداری بکەم نا بەعکسەوانێ من دژایەتی ئەو نهاتوم تا بتوانە سڕتکە و دوای ئەوە کە من کارتی اعترافم مایکرد تا بەیانی با بەخۆ لە ئەسڕەکە باکە تۆ ئەگەی تەقیممە چ پێویستە بەوە ئەسڵەن بە معاشێکت نەبێ بە معاشم هەر نایە من بۆ خۆم میشی خۆمەکەم و ئەسڵەن ئەتوانی بەتوانە تاقەی خۆت بژێنی
هەنی زۆر شتەکە ئاسانتر. یەکێتی لە جوانی IVF کە ناوکەی بە نای بڵێ یەکێتی لە جوانیەوە تەنها ئەو کەسانە ئەگرێتەوەیان ئەو وەرزشەوانە ناتوانن ببنە ئەندام لەوێ کە یەکێتی بڵێ لە جوانین یاخود وەرزشەکانی تریش تێداتوانن بەشدار بن. سێریکە تەنها لە جوان ناگرێتەوە ئیتیحادەوەکو پێم وتی. من پێشتریش تۆزێنم پێش ئاماژەم بۆیە کەم ئیتیحادە هەستاوە بەکردنەوەی پاڵەوانەتێک کە لە ئیتیحادی عێراقی شەشتیوانەی بوون نەبوو ئیتیحادیشی نیە وەکو سترۆنگمان. یەکێکی کە لەوانە پاوەر لیفتینگە کە پاوەر لیفتینگ لە چی پێکاتەوە لە پێنج پرێس پێکاتەوە لە ددلیفت پێکاتەوە لە دبنی پێکاتەوە ڕاستە لەوانەیە پێنج و پرێس کرابێ لەوانەیە پاڵانێکی ددلیفت کرابێتەوە بەڵام نەمبینی پاڵانێکی مەزبوطی اعتراف پێکراوی ینی کە لە هەموو دەوڵەتێکەوە بۆی بێ یان بتوڵ پاڵانێکی سکوات دەبنی نەمبینی وە شتێکی وە بەڕاستی ئەم هەڵەسێ بەکردنەوەی دیسانەوە ئەو شتانە چ لە ناوخۆ بێت چ لە دەرەوە بێ دیسانەوە کە ئەتوانین پاڵانێکی لە ژوانی جیهانی دیسانەوە بێن نەهێرەوانێ کە دیسانەوە یاریزانتیا سوودمەند بێ ئەمە وەک ئیتیحادێکی لاوەچی و ئیتیحادێکی ئەوە نییە بڵێ فەرع و فروع و ئەم شتانەیە نا ئیتیحادێکی ڕسمیە و لە ئەمریکایە بڕۆ هەموو کەس ئەتوانێت سەیری بکە هەر کەس مەبەستی لێ بێتوانێت بزانێ ئەمە شێ و لە ئەمریکا ڕێگەی پێدراوە تۆ چۆن لێراتوانی دژایەتی بکەی یعنی لە ئەمریکا IFBB دژی نییە کە لە ئەمریکا هەشتەری هەڵاوە تۆ چۆن ئەتوانی لێرە دژایەتی بکەی یان بڵێ سڕێکم ئەو ئیتیحادە چۆن ئیتیحاد دەتوانی سڕ بکەی شوێک بوونی زۆر باشە هیچ شتێک ماوە لەسەر یەکێتی و IVF تەوێ باسیکەیت و باسمان نەکردبێ من ئەوەنە ئەڵێم زۆربەی هیچ یاریزانێک نەترسێ وەگلوی کە بێتامەوە چکە ئەمە ئیتیحادە و پێشتر ئاماژەم پێە هیچ کەسێک ناتوانێت دژی ئیتیحادێ بۆ سەدوکو من چۆن ناتوانم دژی ئیتیحادی سلێمانی یان ئیتیحادی عێراق یان ئیتیحادی IFBB بۆستماوانێ کە هەر بە هەزار چالاشی بکە ئیتیحادە ئەتراف پێکراوە من هیچ ئیتیحادم معتەریف و باوەڕ پێکراوە لە هەموو وڵاتێکە نەک لە یەک وڵاتە لە هەموو شوێنێکیش سەفحەیان هەیە و لە هەموو شوێنێکیش چاکار و چالاکیان هەیە لە هیچ شوێنێکیش ڕێگریان لێ ناکرێت باشە ئەمە یەکێک لە باشەکانی کە ناتوانێت یاریزان سەر بکرێت و یەکێکی تر لەوانەیە کە ئەتوانێت ئەویانەوەی ئیشمان لەگەڵا بکە من ئینشاءڵڵا وا وردە خەریکم جێگری خۆم دائانێم لە سلێمانیا جێگری کوردستان دانێم و سەرۆکی کوردستانی شەر دانێم من ئەگەر عازبم بەوە کەسێک شخصێک دیاری بکەم ئاسانە زۆر زۆر بۆ من و ئەتوانم ئەو کەسانی کە بەڕاستی و کەسانەمێ کە چالاکن لە ئیشەکەیە و چاو نەترسن و یانە ئیش بکەن بەڕاستی و خزمەت بە یاریزانکەن لە پێش هەموو شتێکەوەوانە خزمەت بێکردن بە یاریزان لە پێش هەموو شتێکەوەی بەڕاستی زۆر باشە دەستەکانە خۆش بێ کاکڕێژن لە ماوەی یەک دقیقاتمان زۆر کەمەوە پێم خۆشە لەسەر پرۆتینەکە قسەی بکەین چێن ئەو کەسانی کە ئەتوانن کە پرۆتین بەکاربهێنن هەر کەسێک کە ڕاهێنانی لەش جوانی بکات ئەتوانێت کە پرۆتین بەکاربێنێت هەر کەسێک یاری لەش جوانی بکە نەک مەجبورە ئیجبارە ئەدبێ بەکاری بێنێ ینی تۆ کە ئینسان بە چێژی بە خواردنەژی ئەی ماسوولکە بە چێژی بە پرۆتینەژی دروستکەر و بنیات و خانەی ماسوولکەیە کە تۆ ئەوە نەبوو لەشە چۆن تەقوی ماسوولکەکە چۆن گەشە بە ماسوولکەیە ئەوە خواردن لە شۆ لەی وەرەگری زۆربەی کە زۆ ئازانێ خراپە زۆربەی کە زۆ ئازانێ زەرری هەیە نازەرری نیە بگرە سوودی زیاترێکە لا زەرری تۆ ئەگەر بتوێت لە شێکی جوان بۆ ئەو کەسانە شەتوان بەکاری بێنن کە بەشداری پاڵانەتی لە جوانی ناکەن یان ئەو کەسانی کە زیاتر سەیریکە هەر کەسێک یاری ئاسم کە ئەگەر پاڵانتی جوانی ژنەکە مەفروزە یان تۆمە بەس ئەو کەسانێک کە خووە بەدەنین مەجبورە بەکاری بێنێ ماسوولکە دیسانە بەچی بنیادانێت دیسانەوە ماسوولکەی بەچی بەقۆتەکە ڕووشاڵی ماسوولکە و خانی ماسوولکە بەچی بنیادانێتەوە دیسانەوە بە پرۆتین مەجبورە بەکاری بێنێتەوە ئەگەر ناتوانێت استیخدامی بکە ئەی بەچی و ماسوولکەی گەشاکە و بەچی و لەشی پێ خۆی پێشەخە دیسانەوە پرۆتینیش تاکە ڕێگەیەک نییە بۆ دروستکردنی ماسوولکە چونکە تەکمیلەی خۆراکە بەتەنهی وە زۆر کەسی وایە وەڵام مامۆستا من ژەمێ پرۆتینە خۆم لەبری ژەمێکی تر ژەم نییە لەبری ژەم نییە تەواوکەری و خواردنێکی بۆ دانرا تاوکەری خۆراکە نای خۆی بەخۆیەتی بەتەشید بەدڵنیایی و بەڵام مەجبورە هەر یاریزانێک یاریزانی لە ژوانی بە یان یاری
قوة بەدەنی بێ هەر کەسێک بێ ئەوەی کە پێی ئەوترێ یاری ئاسنەکە بە کورتی کوردی ئەبێ مەزبوورە. زۆر باشە دەستەکانە خۆش بێ کاگڕەشن کە بە کورتی وەڵامی ئەوە دیینەوانێ بۆی کابینەرانیش زانیاریان هەبێ لەسەری. زۆر سپاس بۆ ڕێژن فواد سەرۆکی یەکێتی عێراق و IBFE و ڕاهێنەری لە جوانی لە هەمان کاتا سپاسمانمان کردی. بەڵێ خۆشەویستان ئێستا کاتی کورتی هەواڵەکان ناچینە لای هەواڵەکان و دواتر بەرداوام بین. دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق لە کۆڕبەندی ئەبوری داڤۆس وسارێکی پێشکەش کرد و ڕایگەاند کە ڕەنگە هیچ کەسێک لەنێو ئەم هۆڵەدا پێی سێر نەبێت کە بە ڕاشکاوانە بڵێم عێراق ئێستا بە دۆخێکی دژواردا دەگوزارێت. خۆپیشاندانی ناڕزایی هەیە کە زۆربیان لە گەنجانی عێراقن و ماوەی 4 مانگە لەسەر شەقامەکان و ژیانی خۆیان خستۆتە مەترسیەوە لە پێناوخواستی گۆڕانکاری و داوای دەرفەتی ئابووری دەکەن بۆ نیشتیمان. ساڵح عێراقی کە وەک وتەبێژی مقتەدا سەدەر دەناسرێت لە ڕێی هاشتاگێکەوە پشتیوانیکردنی بۆ دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق دەست پێ کرد بە ناونیشانی هاشتاگ پارێزەری سەروەری و پارێزەری شۆڕژگێڕەکان. ئەم هەڵەستەی ڕەوتی سەدریش دوای ئەوە هات کە سەرۆک کۆماری عێراق ماوەی 2 ڕۆژە بە ئامانجی بەژاریکردن لە کۆڕبەندی ئابووری داڤۆس سەردانی سویسڕای کردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارەی سنوورەکانی لە 12 دەکات بە 8 و لە چارچۆی پێڕەوەکەیشیدا 5 مادە زیاد دەکات. بەڕێریشان ڕۆژی شەممەی داهاتوو ئەنجومەنی سەرکردایەتی گشتی دەنگ لەسەر پێڕەوەکەی بدات. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان با سەرۆکایەتی مەسرور بارزانانی و قوبات تاڵبانی سەرۆک و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کۆبەوە. لە دەستپێکی کۆبوونەوەکەدا پرۆژەی پەیڕەوی پیادەکردنی پیشەی چاودێری و وردبێنی ژمێریاری لە هەرێمی کوردستان عێراق خرایە ڕوو کە تایبەتدا بە پیشەی ژمێریاری یاسایی کە کاری وردبێنی لە بودجەی کۆمپانیەکان دەکەن بە بەستی ڕێخستنی باجەکان. یادی 7 ساڵەی دامەزراندنی PUK میدیا بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە ئەندامانی ئەنجومەنی گشتی سەرکردایەتی لە سلێمانی بەڕێوەچوو. هاوکات سەرنووسەر و میدیاکاران و ڕۆژنامەنووسان ئەوە دەخەنە ڕوو هەمیشە و بەردەوام لە پێناو زیاتر خزمەتکردن بۆ گەیاندنی هەواڵ و راپۆرت و زانیاری کار دەکەن. بەشێک لە دانیشتوان و نوێنەری پێکاتە جیاوازەکانی دەشتی نینەوە لە بەردەم بارگەینەتەوەی گرتوەکان لە شاری هەولێر کۆبوونەوەی ناڕزاییان ئەنجامدا و داواکار بوون. گروپە چەکدارەکانی حەشدی شابی لە ناوچەکانیان بکشێنەوە هێزەکانی سوپا و پۆلیسی پێشمەرگە ئەرکی پاراستنی ئارامی و ئاسایشی ناوچەکە بگرناستەوە. ئەنجومەنی مامۆستایانی دانەمەزراوی کورد لە شاری کەرکووک لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە سەنتەری ڕۆشنبیری شارەکە ڕایانگەیاند بەرامبەر ئەو نادات پەروەری لە دامەزراندنەکانی پەروەردەی کەرکووکەیە خۆپیشاندانی سەرتاسەری ئەنجام دەدەن. داواشیان لەسەر جەمحیز بۆ ڕێکخراوە سیاسیەکان کرد پشتیوانی مامۆستایانی دانەمەزراوی کورد بکەن. لە سنووری ئیداری راپەڕین دەستگای مرۆیی مام هاوکاری پێشکەشی ژمارێک خێزان دەکات. هاوکارەکانی دەستگای مرۆیی مام بۆ هەر یەکێ لەو خێزانە هەژارانە جیاوازە، بەڵام بەگشتی ئەمانج لەو کارەی هەرمەتیدانی خێزانە کەم دەرامەت و هەژارەکانە. بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەری دووەمی بەرنامەکەمانە ئەویش وەکو پێشتر ئاماژە پێکە گفتوگۆکەین لەسەر باکلتورکردنی گەشتی زستانە لە هەرێمی کوردستاندا بزانین ئایا لە ئێستادا گەشتی زستانە لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوونە یاخود ڕوو لە کەمبوونە. بێگومان ئێمە هەروەگەزانی کە هەرێمی کوردستان ناوچێکی گەشتیاریە بە بەردەوام بە ڕۆژانە بە هەفتانە گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن، بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە لێرەدا زۆربەی جار گەشتکردنەکان یا بڵێ ئەو گەشتیارانی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن لە وەرزی هاوین یا بڵێ لە بەهار و لە وەرزی هاویندا لە وەرزە گەرمەکاندا بزانین هۆکار چێ بۆی کە لە وەرزی زستاندا ڕێژەی گەشتیاری کەمترە، چۆن لە ڕووی ئیداریەوانێ وا بکەین کە پەرە بە گەشت و گوزار بین و بە تایبەتی لە وەرزی زستاندا. هەر بۆمە بەسەر میانداری زۆر بەڕێز مامۆستا پەیوەند مەحموودمان کردو مامۆستای زانکۆ. مامۆستا یاسلااو لێبێ بەیانیت باش. زۆر سپاس بەیانی ئێوەش باش. سپاس دەکەم. پێم خۆشە سەرەتا بە شێوەیەکی گشتی لە کەرتی گەشتیاریەوانێ قسە بکەین. بزانین ئایا کەرتی گەشتیاری کەرتی گەشت و گوزار لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا لە چه ئاستێکدا؟ بەڵێ سەرەتا سپاس بۆم دەرفەتە. سپاس بۆ تۆش بەخێراتی. تەوەرەکەتان تەوەرێکی جوانە بەڕاستی، بۆیە حەزم کرد بەشداری تیا بکەم. سپاس. هەڵبەتە هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ناوچێکی زۆر لەبارە بۆ گەشتیاری بەمەرجێگەر بتوانین ئیداراتی تەواوی بواری گەشتیاری هەمووی ڕێکخین.
لەبەرەوەی بینین هەر چوار وەرزەی تایە کۆمەڵک شوێنی تایە کە ئەتوانێت گەشتیار ڕاکێشێ بەلای خۆیان و ئەگەر تێبینێ بکەین لەگەڵ ساڵانی پێشۆبین وردەوردە ساڵانە گەشت لە هەرێمی کوردستان بەرەو زیاد بوو نەچێ ینی ئێستا ئاستی گەشتیاری لە هەرێمی کوردستان لە ئاستێکی باشایە بەڵام وەکو ئیدارەکان لە تەموحیە مایانیە بەڕاستی ینی ئەبێ زۆر لەوە باشتر بێ ئەبێ زۆر باشتر بێ فەرەزان ینی ئەمەوە وا دابنین کە لە هەموو وەرزەکانە گەشتی تایبەتە بێ ینی ئاستی گەشتیاری دانە بەزێ هەروەکو لە بەهارە دەست پێەکە ئاستی گەشتیاری تاچینەوە هاوین وتر وردەوردە بەرەو کۆتایی پاییز من هیوادارم یعنی ڕۆژێک بێت لە زستانە گەشت زیاتر بکرێ بۆ هەرێمی باش مامۆستا هۆکارەکەی لە چیایە کە زۆربەی گەشتیاران زیاتر لە وەرزە گەرمەکانە گەشتەکەن هۆکارەکەی بۆ چێگەڕێتوانێ ئایا ئێمە هیچ پلانێکمانیە کە لە وەرزە ساردەکان و لە وەرزی زستاندا گەشتیاران ڕوو لە هەرێمی کوردستان بکەن بەڵێ ڕاستیەکەی لەبارترە ینی هەرێمی کوردستان بۆ لە بەهارە لە بەهارە لە بارترە تاچینەوە هاوین بۆ گەشتکردن تا کاتەکانی تر و ئەو خەڵکانی کە یەنە گەردی قەتە نابێمە ئامارێکمان لە بەدەستەکە زیاترەوە خەڵکانە کە لە ناوچە گەرمە سێرەکانەوە دێنام ناوە لەبەروی ئەم ناوچەیە لە بەهارانە جەوێکی خۆشی هەیە فێنەکەم بەرامبەر بە ناوچەکەی خۆیان یانێگە بەراورد بکەین یا لە هاوینە ناوچەی ئێمە فێنەکترە زۆر لە ناوچەی ئەوان بە تایبەتی خواروی عێراق و ناوەڕاستی عێراق وانە بە هۆکارەکەی ئەوەیە کە ئەتوانم بڵم کەرتی گەشت و گوزار بەڕاستی لە هەرێمی کوردستان بە تەواوەتی نەچۆتە سەر پێی خۆی ئیداراتی خۆی یعنی ئەبێ بەڕاستی دیوە کارژێڕەکەی و بەڕێوەبردن ئیشی تیا بکرێ ینی ڕاستە خۆی کەرتی گەشتیاری کەرتێکی ئابوووریە ئێمە ناتوانین بڵێن نیمانە هەڵەیەکی گەورەیە ئەگەر وا بڵێن کەرتێکی باشمان هەیە ینی وەکو گەشت و گوزار وەکو لە ڕووی ئابووریەوە مە کەرتێکی ئابووری باشە لە هەرێمی کورد ئێمە بەس ئەمەی ماوە ئێمە بتوانین ئیدامەی پێبین لە هەرێمی کوردستان مشکلەیەکمان هەیە من لە زۆر شوێنی تر ئەمەوتومەتەوە لە زۆر مەقابلەیە ئێمە هێندەی کێشەی ئیداری ئابووریمان هەیە هێندەی کێشەی ئابووری خۆیمان نییە ئەو ئابووری لەبەر دەستمانایە نازانین یعنی ناتوانین بە شێوەیەکی زانستیانە بەڕێوەی بەرین ئەجنا وەکو کەرتی گەشتیاری کە نمونونەکەی ئیمڕۆ قسەی لەسەرەکەم تەوەرە باشترین کەرتە لە هەرێمی کوردستان ئەگەر بتوانین ئیدارەیەکی باشی بکەین بە کارگێڕێکی باش بچینە پێشەوە بەڵێ کەواتە لە زۆربەی وڵاتاندا وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد لە زۆربەی وڵاتاندا کەرتی گەشتیاری بۆتە سەرچاوەیەکی داهات بۆ وڵاتەکەیان ئەم سەرچاوی داهاتە هەرێمی کوردستانی نەگرتوێتەوە نەیتوانیەوە بێتە سەرچاوەیەکی داهاتی باش لە هەرێمی کوردستانە بابا بۆچینە ئەڵێن بە پێی وەرزەکان ئەو داهاتا گۆڕێت یعنی داهات هەیە لە کەرتی گەشت و گوزار بەڵام داهاتەکان بە پێی وەرزەکان گۆڕانکاری بەسەرایە داهاتەکەی کەم نییە لە چاو ناوچە گەشتیارەکانە کە ناوچەی گەشتیاری زۆر باشمان هەیە بەڵێ ئەگەر داهاتەکەی کەم بێ ئەگە ئامارێکم لانیە داهاتەکەی کەمە لە مقارنتەن بە چه وڵاتێک مقارنتەن بە چه وەرزێک بەڕاستی بەڵام ئەگەر داهاتەکە کەم بوو ئەگەڕێتەوە بۆ نەبوونی بوعدە واتە ڕەهەندە ئیدارێکەتیایە ینی ئێمە بینە سەر بۆ نمونە دروستکردنی کەرتێکی گەشتیاری کەرتی گەشتیاری کەین دروستیەکەین کەسێک بۆ نمونە شوێنێکی هەیە ئەیکا بە جێگەیەکی گەشتیاری ینی جێگەی گەشتیارەکان هەر لە چێشخانەکانەوە بگرە هەر لە میوانخانەکان و تێر و ئیتر کەرتە گەشتیارەکانی تری دەرەوەی شارەکان وەکو ئەم دوکانمان هەیە چۆمان هەیە شوێنی خۆی هەیە زەوی هەیە کردوەتی بە شوێنێکی گەشتیاری بۆ خۆی بەڵام هەر تۆ دیقەت بە کە ئەبینیە چیسەیەکی کێشەی ئیداری زۆرتیایە ینی نەگەڕاونەتەوە بۆ ئەوەی کە بێن بە شکلێکی زانستیانە کەرتی گەشتیارەکانمان بەرەو پێشەوە بەرین ئەمە بە قەتعیە نەم قسەیە گەر بکەم هەڵەیە وردەوردە ناڵم لە چاو ساڵانی پێشوو بەرەو پێشەوە چوە چونکە قسەمان زۆر لەسەر کردووە و لە زانکۆی سلێمانی کە بەشێکمان هەیە بە ناوی بەشی گەشت و گوزار بەڕاستی ساڵانە کادری گەشتیاری تەلەبەی بواری گەشت و گوزار پەروەردەکات هەنی پێمون فەرقی هەیە وردەوردە ئەماناچنە کەرتەکانی بواری گەشت و گوزارە ئەو کەرتانە بەرەو پێشەوە ئەوەی زانیاری تەبێ ئەو خوێندکارانەی بەشی گەشت و گوزار لەلایەن زانکۆی سلێمانیانەیە هیچ گەشتێکی وایان پێ ئەکرێت کە شارەزای ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بن بەڵێ لە ئەسنای خوێندنە بەپێی دەرسەکانیان بە درێژای هەر 4 ساڵەکە ئەو دەرسانی کە چوونە دەروی تابێک و گەشتی زانستی بەڵێ براون و ینی درێغی لەوە بۆی زانیاریکی باشیان بێ زۆر باشە ماوەسا باسی میوانخانە و چێشخانت کە کەواتە بوونی ڕێگەوبانێکی باش و چێشخانە و میوانخانە و شوێنی مانەوە تا چەند کاریگەری هەیە لەسەر کەرتی گەشت و گوزار لە ناوچە گەشتیارەکاندا بێگومان ئیتر وەکو ناحیلمەکان ئەمانە مقاوماتی گەورن بۆی تۆ گەشتیاری باش سەردانە بکە ینی بەڕاستی یەکەم خاڵ کە گەشتیار پێگا نقطە سنووریەکان مەتاڕەکانە
فڕۆکەخانەکان لەگەڵ خاڵە سنوورەکان کەیەتە ناوە ئەبێ لەوێەوە بەڕاستی ئیستیشراقاتی گەشتێکی خۆش ببینێ لەم ناوچەیە ئەو کاتە هەموو گەشتەکەی بەخۆشی بەسەرەوە وایە یعنی ئینسان لەبەری تێکەڵەیەکە لە سایکۆلۆجێتێکی بەڕاستی معقد کەیەتە ناو ئەم بۆ نمونە ئەگەر هاتە ناو تەیارەخانەوە فڕۆکەخانە لە ناو فڕۆکەخانەکەیە ڕێزێکی باشی لێ گیرا شتێکی جوانی بینی هەتا ئەژڕاتەوە ئەم جوانیە کاریگەری لەسەر دروست دەکات لە خاڵە سنوورەکان هیلاگ نەکرا کار ئاسانی بۆ کرا بەڕاستی ئەمە چیەکات زیاتر گەشتیارەکە سوورەکە لە سوورجارێکتر بێتەوە و کۆمەڵک شتی تر هەیە بەڕاستی گرێمە دەلیلێکی جوان ئەلبومێکی جوانی گەشتیاریمان هەبێ هەر گەشتیارێک بیانیەک هاتە ناو وڵاتەکەی تۆ بە هەر سێ زمانی کوردی عەربی ئینگلیزی ئەم ئەلبومە جوانی ئەیتر بە دیاری ڕێبەرێک وەکو هەموو ناوچە گەشتارەکانی تیاابێت بە پێی شوێن و کاتەکانی ناوی ئوتێلەکان ناوی ڕستۆرانتەکان ناوی شوێنە ئەو شوێنە ئەسەرەکانمان ئەمە بەڕاستی کاریگەری باشیە بە لەسەر گەشتیاری هەرچەنەمانشتی زۆر وردن یانیشتی زۆر ئەتوانم بڵێم گەورە نین بڵین ناکرێ هەمووشتی بەڵام لە کوردستان ئەسە ناوچەی گەشتیاری زۆر باش و باشمان هەیە جوانمان هەیە کە ڕێگەوبانی بۆ نەکراوە کە ینی نەبوونی ڕێگەوبانەکە هۆکارێکە بۆەوەی کە نەتوانێت گەشتیارە سەردانی ئەو شوێنە بکات ئەمە ڕاستە ئیتر بەڕاستی خۆتۆ کەی باسی ئەڵی بژاندنەوەی کەرتی گەشتیاری ئەبێ هەموو سێکتەرەکانی دەوڵەتی بۆ بخەیتە کار بەڕاستی وەکو فەرمودەڵی ڕێگەوبان بەڵێ هەر نەک ئەو مەسەلەی ڕێگەوبانە ئاکتیڤکردنی بانکەکانە تۆ گەشتیارێک گێتە ئێرۆ کارتێکی پێە چۆن کارتەکەی تەعاملی پێوە بکەم کەمترین تەعاملمان هەیە بە ئەلکترۆنیەمە لە ڕووی بانکەوە کەمە خراپە بۆ گەشتیاری بەعنی خۆ دەزانی لە دنیای دەرەوە شتێک نەما بەلای کاشمەنی هەمووی بە کار تەعاملەکەن مامەڵەکردنی دارایی بە کارتە زیاتر بە ڕقم حسابیە تۆزێک ئەمە لە ئێمە بەڕاستی توانم بڵێم کاری پێ ناکرێ ینی گەشتارێک بێتە ناو چۆن کارتێک بەکاربێنێ تەنها پێم وایە بە بانکێکێکە ئەوە بکە کە ئەمەش کافی نییە ئمە بێ بانکەکانمان ڕوبەڕووی ئەم شتە بین و بانک ئاکتیڤکەین بەسەر یعنی کاڵم بانک ینی بانک دیوێکی گەورە هەیە دیوێکی گەوری هەیە کڕێ لایەگە کاتۆ لە گەشتیار بەڕاستی ئەمێک دوم ناوچەکانمان ئەبێ بە پێی وەرزەکان ئامادە بکەین ئێستا فەرمو ئەو بەفرە جوانە باریوە ئادی شوێنێکمان هەیە بۆ سکێت و یاری بەفر لەو شاخانە ئامادە نەکرێت تاکە شوێن ئەوەی من زانیاریم هەبێت چیای کۆڕەکە ساڵانە فستیڤالی لێکرێت کە گەشتیاران زۆرترین شوێن کە ڕووی تێ بکەن چیای کۆڕەکەەوەی بچن لە شوێنەکانی تر بەفر هەل لە چی کۆڕە گەبارەیە مە پرسیارەکەیە ئەمێ پێویستە ئێمە ناوچەی خۆشمان هەیە ناوچەی زۆر حتا چی سەختمان ێمە توانین ئەو شتانی تیا دروستکەین توانەمانەوێت لایەنی پەیوەندیدار بەم چ بوارێکی وەرزشتیایە بەمە چی و ینی تیمێکی وەرزشی ساڵانەمان هەبێ کە هەستن بە ئامادەکردنی ئەم جێگایانە بۆ ئەوەی کە گەشتیارێکا و بتوانێت لەم سیۆ بکە فعلا نمونونەکانی چیای کۆڕەکە مامۆستا زۆر باشە گەشتیاران زۆر ڕوولاچیای کۆڕەکەکان باشە خۆ ئێمە چیترمان زۆرە هەرۆکۆ بەڕێز دوتێ پێویست ئامادە بکرێ مەبەستەکەی من ئەوەیە کە ئامادە کرا لە زستانە ڕەنگە لە وڵاتانی دنیا و بۆی بین باچ فستیڤالێکی ساڵانی تیا بکە بۆ یاری بەفر بتوڵەیەکی تیابکەروانێ با ساڵانە تۆ چی ئەەکەی ئەمانە ئەم جۆرە یاری وەرزشی فستیڤاڵی هوەری ئەمانە وا ئەک گەشتیار چی لێ بکە گەشتیار چالاک ئەەکە ینی بواری گەشتیاری چالاکەکە زیاتر ژماری سەردانکەران یاخود گەشتیاران زیاتر لە بۆ هەرێمەکەمان باشە بەس مەبەستم ئەم شتانەیە بەڕاست ئێمە زۆر جار هەر بڵێ حکوومەت هەر باسی حکوومەتەکەین و هەر باسە پلانی حکوومەتەکەین لەم کاتەیە یان لە بواری گەشتیاریە کەرتی تایبەت و کۆمپانیاکان چ کارێکیانەیە چ ڕۆڵێکیان هەیە ناتوانن ئەوان ئەو بەرەو پێشچوونە ئەنجام بن با ئەگەر حکوومەت هاوکاریان بێ کەرتە تایبەتەکان من پێم وایە لە هەموو دنیا شاروە حکوومەت تەنها هاوکارە بۆ کەرتی تایبەت وڵاتە با بڕێەوە بەداخل لێمەم هاوکاریە نییە ینی سەرتاپای کۆمەڵ هاوکاریەکە نییە لەلایەن حکوومەتەوە یاخود کۆمپانیا کەرتی تایبەت بە دەرەجە یەک نییە دوو فکری بەڕێوەبردننی ئیداریشمان نییە خۆ خەلەل لە کەرتی تایبەتیش هەیە کەرتی تایبەتیش تەنها بە چەند سێکتەرێکەوە گرتوێتی مەوادی خۆراکێنان و مەوادی کارەبایی و کۆمەڵک شتی تر بەڕاستی بەڵام زۆر بوار هەیە بتوانین ئێمە لە کەرتی تایبەتە ئیشی تیا بکەین یەکێک لەوانە بژانەوەی کەرتی گەشتیاری لەسەر دەستی کەرتی کار بەڕاستی بە تایبەتی کەرتی تایبەت لێرە حکوومەت دەبێ هاوکار بێ بۆی حەقان بەڕاستی خۆی حکوومەت داوا بکە داوا لەو کەرتانە بکە کە کەرتی تایبەتن بێن پەرە بن بە بواری گەشت و گوزار چیایەکیان باتێ بڵێ ئێوە ئیش لەم بابەتیا بکە بە نمونە کەسە باسی ئەو یاریەمان کرد
ڕێکخەر بێ لە فیستیڤاڵی ساڵانەیە بۆیان بۆ نمونە ڕێکخەر بێ لە هێنانی کاڵا و شمەک و ئەوانی کە ئەیانەوێ بەدەستی بێن بۆ بژانەوەی کەرتی گەشت و گوزار یعنی بەڕاستی ئەتوانم بڵم سیستمی وەبەرهێنان لە وڵاتی ما سیستمێکە کە ئەبێ پیادەچوونی بۆ بکرێت یاساکانی وەبەرهێنان دەبێ پیاچوونی بۆ بکرێت چونکە سەبارەت بە کەرتی گەشت و گوزار دەبێت هەمکەندێک چاکسازی هەیە وەبەرهێنان دەبێ بیکا بەڕاستی و نابێ کۆمەڵە قیودات هێداینێ نابێت کۆمەڵە کۆت و پەیوەند هێداینێ لە وڵاتی ئێمە وەبەرهێنان چۆن نەکرێت گەرێستا من بێم دەستکەم بە وەبەرهێنان یان باج و ڕسومات مامۆستا وەرگرتنی باج و ڕسوماتیش بەڵێ لە هەندێک لە سێکتەرە پێویستە باج و ڕسومات کەم بکەیتەوە بۆی تەشجیعێکی چی بکەیت تەرجیعی ئەو بکەیت کە کەرتی تایبەت بچێ ئەو بینێری خۆت بینێری بە سیاستێک خۆی ڕۆکاتە کەرتی گەشتیاری ئەجا بەڕاستی دەبێ و سیاسەکانی وەبەرهێنان چاک بکرێتەوە ینی بەڕای من پێم وایە وەبەرهێنان لە وڵاتی ئێمە زانیی تۆ بێ شەریکی فۆرد هەبێ لە شەرکی فۆرد هەبێ لە ئەمریکا ئەنجا ئەتوانی بێ لێرە معمەلێکی ئاو بکەیتەوە ینی قەیدوباری زۆرە ئەبێ کۆمپانیاتە بوو بێ ئەبێ ئەوەتە بێ ڕقم حسابێکەوە $1 ملیۆن لەسەر بێ ینی بەس گوێ لەوە ناگرێت کە تۆ چه فکرێکی جوانە پێ کە من فکرێکی جوانم هەبوو لە بوارەکەیە بە تایبەتی لە بواری گەشت و گوزارەکەم ڕۆ قسەکەمان لەسەر ئەوەیە ئەم ینی پێویستە گوێ بگرن ئەبێ هاوکاریەکی زۆری ئەوانە بکرێت کە فکری تازایان پێەیە لەو قەیدوبارە بیانێنە دەرەوە مادام ئەمە فکرێکە و خۆی ئەجەندای فکرەکەی داناوە و ئەتوانێت ئیشی لەسەر بکە شتەکانی هەموو بە پێوەرە ئیداری و ئابوووریەکان ئەڕوا ئیتر بۆچی دەستی نەگرین هەندێک یاسای وەبەرهێنانی پێویستە هەڵبژیرێت لە حاڵەتێک باشە مامۆستا پێشتر لە وتەکاندا ئاماژە بە شتێکی زۆر جوان کرد ئەویش باسی ناوچی شوێنەواری و ئاسەوارەکانەکە لە هەرێمی کوردستاندا کە باسی گەشت و گوزارەکرێ یەکسەر باسی ئاو و ناوچی شاخاوی و بەفر ئەکرێ بەڵام لە وڵاتانی تروانێ لە وڵاتانی تر گرنگی بە ناوچە شوێنەوارەکان و وەزەخانەکان یان زۆر جار بازاڕی کللتوری یان مزگەوتەکان پەرزگاکان باسی ئەوانە ئەکرێت یعنی ئەوان ئەبێتە سەرچاوێکی داهات و شوێنێکی گەشتیاری بۆ وڵاتەکان بۆچی ئەمە لە کوردستاندا نییە بۆچی گرنگی پێ نادرێت یا ئایا گرنگی پێدێت بەڵام گەشتیاران خۆیان سەردانی ناکەن نە شوێنمان هەیە بەڕاستی بەڵام ڕێژەی گەشتیار کەمتر ڕووی تێکە دوو حاڵەتمان هەیە شوێنی ئەسەریمان هەیە باشە شوێنەوارمان هەیە ئەمانە بەڵام ئەتوانم بڵم بە لە چاوڵاتانی تر ڕەنگە کەمترمان هەبێ ئێمە ئەگەرنا شوێنی ئەسەریمان هەیە لایەنەکەی تر ئەوەیە مامۆستا ناڵم نیمانە ئەزانم هەمانە بەستم ئەوێڵم بۆچی ڕێژەی گەشتیار کەمتر ڕووی تێکە نەمانتوانێت ئەم شوێنە گەشتیارانە زەخکەینەوە ینی بۆ نمونە لە لەوحاتێکی گەورەیە لە فلکسێکی گەورە لەسەر جادەیەکەمان بینی ڕۆژانە ئەمە زەخکەینەوە هەندێک شت هەیە لەسەری بنووسین ئەگەر بە وێنەش بڵاوکەینەوە جوانە بڵاو کراوەوە لە هەندێک منشوراتی بچووکە ئەلبومی بچکۆلیا بەڕاستی من ئەتوانین بڵین دیوێکی تری کە ئاڵم ئیدارە بەڕاستی مارکتین تەسویق نەکراوە بۆمە بازارگەری نەکراوە بۆ کارتەکانی گەشت و گوزارمان ئێمە وەکو پێویست لەسەر ئەساسیاتێکی زانستی بۆیە بازارگەری چێت تۆتوانی ئەو شوێنانە زەخکەیتەوە زەخکەیتەوە لە بەرچاوی گەشتیارەکان ئەی خەمەنەوە هەموو دروستکراوێکەوە کە لە وڵاتەکەی منە دروست دەکرێت شوێنە گشت شوێنە کۆنەکان زەخەکەمەوە لە بەرچاوی بینەرە بۆ ئەوەی گەشتیار کە هاو بیبینێ لە فلکسێکای بینێ ئەڵێمە کوێیە پرسیارەکە بۆ نەچین بۆ ئەوێست یەکێک لە ئەوانی کە ئەبێتەوەی چالاکردنی بواری گەشت و گوزار شوێنەوار و شوێنە کۆنەکان و شوێنە ئەسەرەکانن بەڕاستی کتێبخانە گەورەکانن هۆڵی شان و سینەما گەورەکانن بازارە کللتوریەکان بازارە کللتوریەکان هەموو ئەو شوێنانی کە پێویستە بەڕاستی بۆنە و فیستیڤالەکانن ئێمە ساڵانە پێویستە بزانە ساڵانە فیستیڤاڵی سینەمای کوردیەکرێ بزانە چەند گەشتیار دێ بە بۆنەی ئەوە ئەمە چالاکی بواری گەشتیاریەکە تەفعیلیەکە بەڕاستی کەواتە ئەو فیستیڤال و چالاکیانەش کاریگەری هەیە لەسەر هاتنی گەشتیاران بە دەرەجەی ئەساسی ئەمانی باسم هەمووی لەنە سەحرەبەکەڵم مقەوماتن واتە چی نەمانە هۆکاری باشن بۆ ئەوی بتوانین کەرتی گەشت و گوزاری پێچ بە بۆنەکانیشەوە جەژنی ڕەمەزانمانەیە جەژنی قوربان جەژنی سەری ساڵ بێگومان داین ڕەنگە کۆنسێرتێکی بەقووەت کە ئەکرێ لە وڵاتەکەیە بەهێز فێرقێکی ئۆرکێسترای بەهێز کاریگەری دروستەکە لەسەر بواری گەشتیار لە وڵاتەکەیە پێشەنگای دووەلیەکان پێشەنگای نێودەوڵەتەکان کاکرێتەوە ساڵانە لە تاسوجاکرێت پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بەڕاستی وێ ڕای باڵین تێبینی زۆرمان لەسەر بارە ئیدارێکی پێشەنگاکە بەڵام هەر بۆ خۆی گەشتیارێکی باشێنە لەگەڵ خۆیان و پێویستە ئەمانە زیاد بکرێت لە زۆر ناوچەی تر بکرێتەوە هەر مەرجنیە لەوێ بێ ئەتوانی سەر جادەکە بکەیتە معرەزێک لە بۆنەیەک لە بۆنەکانە بۆ نمونە ئەڵم بەڵێ
زۆر باشە مامۆستا شتێک کە زۆر گرنگە لە ئێستادا باری ئەمنی و ئاسایشی ئەو ناوچەیە کە بڵێ گەشتیاران تا چەند ئەمنی و ئاسایش کاریگەری هەیە لەسەر هاتنی ڕێژەی گەشتیار بۆ ئەو ناوچە گەشتیاریانە طبعا زۆر یەکێک لەو کاریگەریانی کە بە کاریگەریت دەرەجیەکان ناو ئەبرێ بریتێ لە بواری سیاسی ئیداری اقتصادی بواری تەکنۆلۆژی اجتماعی لێرە بە تەحدید تۆ پرسیارەکە لەسەر بوارە سیاسەکەیە طبعا کە ئەڵین بواری ئەمنی وڵات پابەندی بواری سیاسیە بەڕاستی فەرەزە نمونەیەک بینەوتیان داعشاو بزانە کاریگەری چەند خراپی دروستکە لەسەر تەواوی سێکتەرەکان لە بواری ئابووریە بەڕاستی تەواوی سێکتەرە ئابوووریەکە قەیرانی بە دوای خۆیان هێنا چی ینی هەتا دوایی ئەمە بەشێکی گەورەی بەڕاستی ئەتوانم بڵێم کێشەی گەورەی دروست کرد بۆ گەشتیاران و بۆ بواری گەشتیاری لە وڵاتی ئەمە گەشتیاری دەرەوە سەیری ئەجەندای سیاسی وڵات سەیری بارودۆخەکە سەیری ئیداری وڵاتەکە سەیری مستەلزەمات و پێداویستی وڵاتەکە سەیری ئاوهەوا ئەکە بەڕاستی تۆ بواری سیاسی و ناجێگیر بوو بواری ئەمنی ناجێگیر بوو کوشتن و بڕین هەیە چی هەبووی ئەمە وا ئەکا گەشتیار نەیەتەوە جارێکی تر یاخود ئەوەستێ هەتا چێ بێ هەتا ئیسیقرارێت واتە هاوسەنگیشی باری سیاسی و ئەمنی لە وڵاتە تا بارودۆخەکە بە تاوای باشە بێ بەڕاستی کە ئاها سەیری کە ئەڵێن کەرتی گەشت و گوزار بۆچی ئێمە تەفعیل نییە بەڕاستی یاخود تەفعیلی بکەین ئەبێ هەموو لایەنەکان پێکەوە خەریک بن هەر کەرتی تایبەت ئەبێ هەوڵبا تاواکەریەکەن هەمووی تاواکەریەکەن کەرتی تایبەت ئەبێ هەوڵبا جێگەیەکی گەشتاری جوانمان بۆ دروستکە و سەرنج ڕاکێشمان شتی تازە بێنێتە ناوی بە فکری تازە ئیشکات فکری ئیداری زۆر مهمە لەم بوارەیە ئەمە ئەو حکوومەت ئەبێ هاوکار بێ باری ئەمنی ئەبێ هاوکار بێ بەڕاستی بەڕێبەرایەتەکانی بواری گەشت و گوزار بێ ئەبێ هەمووی هاوکار بن ئەبێت تازەگەری لەسەر دەستی ئەوان دروست بێ بەڕاستی کێستا هەمانە بەڕێبەرەتی سلێمانیمان هەیە بەڕاستی بۆ گەشت و گوزار تا چەند مامۆستا پێویستە هەماهەنگی هەبێت لە نێوان بۆم لە بەڕێبەراتی گەشت و گوزار بەڕێبەراتی هاتوچۆکان دێمەوەسم لە هەر شارێک بێ یاخود بەڕێبەراتی شارەوانیەکان کە شوێنێکی گەشتیاری دروست دەکرێت وا پێویستە کات شوێنەکەی وابێ کە گەراجێکی هەبێ بۆ ڕاگررتنی سیارە وتێلێکی لێبێت بۆ حەوانەوە بۆ مانەوەی کە ئەو گەشتیاری کاچێتە ئەوێ ئەم هەماهەنگیە لە نێوان بەڕێبەراتیەکانە تا چەند کاریگەری هەیە لەسەر هاتنی گەشتیاران و بەرزبوونی ڕێژی گەشتیاری زۆر طبعاً هەمووی پەیوەندی بە یەکەوە هێشتەکان ئێمە لە بەڕێوەبردنە دایمە شتەکان ئەبەستینەوە بە یەکەوە پێمان وایە کە هەموو سێکتەرە حکوومیەکان و هەموو سێکتەرەکانی کار کە بە کەرتی گشتی و تایبەتەوە کاریگەریان لە سەرێکتری هەیە و دەبێت لە هەرێمی کوردستان جێبەجێکرێت ئەم کاریگەریە زۆر کەمە من بەڕاستی پێتەڵم ینی هەر کەسێک سەر بەخوانەیەکی خۆی بکە بەزەمەوە ئەوە ناڕات بەڵام کەم تا زۆر بووە ینی ئەوانی کە لە بواری لە بۆنەکانە لە هاتوچۆ ئاماری خۆیاوە و توێتی فڵانە شەقامانوا لێ کردووە لە بەرەوەی لۆدی لەسرە ئەومان ئاوا کردو ئەمانە باشە بەڕاستی هەبێ یعنی ئەم پێکەوە بەستنە دەبێ بە بەردەوامی بە بێ دابڕان لە یەکتری بە تایبەتی کێسەم باسی گەشتیاری دەکەین ئەبێ ئەم بەڕێوەبەرایەتی کە هەمانە کە ئیش و کارەکان و بواری گەشت و گوزار لێرە هەڵدەسەنجێنێ دەی خەمڵێنێ پێمانڵێ ئەمە ئیمساڵ ئەمە نەهاتووە ئەوە نەکراوە ئەمە بکرێت ئەمە پێویستە لەگەڵ لایەنەکانە بە بەردەوامی پەیوەندی هەبێ کە چی بکرێت بۆ گەشتیاری باشە لە ساڵی ئایندەیە ئێمە تەوەقوع ئەکەین بۆ نمونە تێبینیمان هەیە پێشبینی ئەەکەین ئەوەنە ژماری گەشتیار زیاد دەکە کەواتە پێویستە لە سەرمان ئەوەنە ژماری مەتعەمەکان زیاتر بەشەو بکرێنەوە ئەمەنە جادەکانمان شەقامەکانمان توم و تۆڵترکەین لە بەرەوەی قەرەباڵغیەک دروستە بێ لۆ دروستە بێ هاتوچۆ تۆچیمان بۆکەی لەم لە ئێمە پێچەوانەوەیە مامۆستا زۆربەی جار سەبوونە چێشخانەکان کاگاتە هەشتونەتەوە داخراوە یاخود خاوەن ئۆتێلەکە خۆیانە ڕۆن بۆ سەفەر بەڵێ ڕۆژانی هەینی تەمە ڕۆژانی هەینی ڕۆژانی پشووە بەواز لە گەشتیاری بین ڕۆژانی پشوو زۆرترین خەڵک حەزەکە سەردانی هەندێک شوێن کە ئەوانیش کردویانە بە پشوو خۆی وایە بەڕاستیە بێ لەو کاتانەیە کە گەشتیار داباریوتە ناو شارەکەی تۆ بۆ ئەوەی بەدەستی بەتاڵ نەڕواتەوە ئەم قسە یعنی چی یعنی کە ڕۆیشتەوە وڵاتەکەی خۆی بڵێ گەشتێکم کرد بڵێ بەڕاستی چوومە جێگەیەک جێگەی گەشتیاری بوو من ئەمەوێت جارێکتر بڕۆمەوە ئەم جارە هەر خۆم چووم ئەم جارە خێزانەکەشمە بمەوە ئەوانی لێشمەوە نزیکن داوایان لێکم کە بڕۆن گەشتی و شوێنە بکەن ئەبێ ئەمە بکەین ئێمە بەڕاستی ئەمە بەتەنیا کەواتە هۆشیاری گەشتیاری گرنگە لە ناو کۆمەڵگەی
کوردیە ئەمە باسی کۆمەڵی کوردیەکەی لە هەرێمی کوردستان زۆر گرنگە هۆشیاری گەشتیاری گرنگە لە ڕووی بەڕێوەبردنەوە لەلایەن ئەو کەرتانەوە و خەڵکانەوە کە پرۆژەی گەشتیاریان هەیە ئەبێ هیچ عیب نییە بە دەوراتی گەشتیاری بخوێنن دەوراتی ئیداری بخوێنن هیچ ئەمە بەڕاستی بە پێچەوانەوە لە وڵاتانی دەرەوە هەر کەسێک کە پرۆژێک دانێ ئەچە دەوری بۆ خوێنە لە پێشە شەهادەی نەبێت لەو بوارەیە پێوتە شەهادەی حرفەوی واتە شەهادەی ئیش نایدەنێ ناتوان ئیجازەی نایەنێ ئەمە دابنێ مۆڵەتی یاسایی نایەنێ بۆ دانانی ئەم پرۆژەیە لەبەرەوە با گەشتیارانی ئێمەوە خاوەن گەشت پرۆژە گەشتیارەکان ئەنی ئاساییە دەوری ئیداری ببینن ئاساییە دەورەی شێوازی مامەڵەکردن لەگەڵ گەشتیارە ببینن دلیلی سیاحی چییە تەنانەت ئەگەر لە دەروی وڵاتیش بێت ئەچێتە دەرەوانێ ئاگادار و شارەزای پلانی وڵاتانە بێ لە ڕووی گەشتیاریان و دێتۆ لە هەرێمی کوردستان جێبەجێ ئەمە تەواوە بەڵام مەزانی چییە لێرە ئێستا خۆشبەختانە کۆمەڵک پەیمانگامان هەیە کۆمەڵک سنتەرمان هەیە دەستیان کردو بە دەوراتی ئەکادمی خول ئەکەنەوە لەسەر هەموو ئاستەکان یاچێک لەوانە شێوازی پێم وتی دروستکردنی پرۆژەی گەشتیاری ینی ئەچێتە بابی پرۆجەکت مانیجمنتەوە چۆن پرۆژەکە و مانیجەکەیت تۆ وەکو خاوەن پرۆژێکی گەشتەری چۆن پێویستە وا بکەیت کە ژماری گەشتیارەکان بۆ سەر پرۆژەکە و زیاد بکەیت چۆن مارکتینەکەی بۆ کەرتە گەشتیارەکەت لە بواری ئیدارەیە چی بکەین باشە بۆ ئەوەی لە داهاتووە ژماری گەشتیارەکانمان زیاد بکەین واتە چی بکەین فۆرکەستین ئێمە ینی پێشبینیمان هەبێ بۆ ساڵەکانی ئایندە چی بکەین باشتر بۆ ئەوی گەشتیارێکی باشتر بێنین ئەمانە هەمووی بە دەورات ئێستا بە خول ئەوترێتەوە لە سنتەرەکانە هەیە ینی حکوومەت ئەبێ بەڕاستی داوای ئەو مۆڵەتە بکە و مۆڵەتەیاس ئەو شەهادەیە بکە بڵێ کوا بڕوانامەی خولێکم بۆ بێنە کە ئەکادیمی بێ تۆ بینی بێتە بەسەر چاو من مۆڵەتەکە دەیەمێ ینی ئەمە بەڕاستی وامان لێکە کەرتی گەشتیاری جێبەجێ نەکراوە ئێستا لە هەرێمی کوردستان نەخێر داوای ئەویان لێ ناکرێت ینی من پرۆژێکی گەشتیاری دەکەمەوە داوای ئەوم لێ ناکرێت بچم خولێ ببینم کە ئەمە ڕەنگە پیان بووتێ ئیرشادیان بکەن پێویستە خول ببینی بەڵام پێویستەکە بڕوانامی خولم بۆ بێنە با من مۆڵەتەکە و بمێ لە هەموو پرۆژەکان نەکەر بە تەنیا لە گەشتیاری لە دنیای دەرەوە ئەوەیە شەهادەیەکمانی پێ شادی حرفەوی یعنی ئیش تۆ ئەبیتە فیتر ئەڵێ عادی زەحمەنەوە شەهادەکەتم بەرێ فەرمووەرە ئیشکە ئەمە بابەتەکە بۆیە هەمیشە لە پێشکەوتنان ئەوایی تر بەڕاست باشە مامۆستا شتێکی تر کە پێم خۆشە ئاماژێ پێبین بەرزبوونەوەی ڕێژەی گەشتیاری تا چەند کاریگەری هەیە لەسەر ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان ئەگەر بە شێوەی ڕاستەوخۆ بێ لە ناوچەی شوێنە گەشتیارەکان یاخود لە ڕێگەی ئەوە کابێتە کارمەندی ئۆتێلێک بێتە کارمەندی کافتریایەک هەلی کار بۆ ژمارەی باش لە گەنجان بەرەخسێنێت پرسیارەکە زۆر جوانە ینی بە نەزەری من چونکە ئەچێتە ناو دنیای ئیتر وردە وردە ئەچێتە ناو ئەو دنیایەوە کە خاوەن پرۆژە گەشتیارەکان ئەبێ هەست بۆ بکەن کە بەرپرسیارەتێکی گەورە لەسەر شانیانەکە بەڵێ بژانەوەی دەستی کار یاخود بۆ نمونە بەکارخستن و بەگەرخستنی دەستی کارە بە تایبەتی ئەمڕۆ لە هەرمی کوردستان کە دەستێکی کاری زۆرمانێ بێ ئیشن لەو خەڵکانی کە بۆ نمونە تەواویەکەن خوێندن تەواوەکەن لە ماڵەوە دائنیشن بە تایبەتیوانی لە کەرتی گەشت و گوزار ئیمڕۆکە وەکو باسم کرد کۆمەڵک خوێندکاری باش دەرەچن دەرچوون لە ماڵەوە دانیشتن هەب پێویستەوانە بەگەڕ بخەن تەمان پرسیارەکە بینە سەر فەلسەفە ئابوووریەکەی ئەوەیە کە هەتا کەرتی کار زیاتر بکەین جا چ کەرتی گەشت و گوزار بێت چ کەرتەکانی تر بێ هەلی کاری باشتر ئەڕەخسێ بۆ دەستی کار چونکە تۆ کام سێکتەرە دائنی پرۆژێکی گەشتیاری دانی چیە پڕیەکاتەوە ناو پرۆژەکە چی ئەی بابڕێەوە بێگومان دەستی کاری بابڕێەوە بەڵێ لە هەر وڵاتێکە دەستی کاری زیاد بەگەر کەوتە بوو ئەو وڵاتە لە ڕووی داهاتەوە لە ڕووی داهاتی تاکە کەسەوە وڵاتێکی پێشکەوتووە یاخود لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانی و سەرمایەوە وڵاتێکی پێشکەوتووە پرۆژەی گەشت و گوزارەکان بە کاڵین سێکتەرێکی ئابووریە خۆی باشترین هۆکارە بۆ ئەوەی بتوانین ئێمە ئاستی ئابووری وڵاتی پێبەرزکەینەوە یعنی سەیری کە وڵاتی وامان هەیە بەس لەسەر گەشت و گوزارەژی هیچ سێکتەر ئابوووریەکانی تری وەکو نەوت وەکو پیشەسازی وەکو کشت و کاڵ ئەمانی داتە پیوە نیەتی نەوتی نییە بۆ نمونە بەڵام وەرە بزانە چ دنیایەکیان دروستکرۆ هەر بە نمونە تورکیا سەرچاوەیەکی سەرەکی داهاتی وڵاتی تورکیا لە ڕێگەی گەشتیاریەوە ڕێگەی گەشتیاری بەڵام تورکیا بیرمان نەچێ سێکتەری ئابووری تری هەیە وەکو پیشەسازی لە ڕووی پیشەسازی و وڵاتێکی بەهێزە
نیوەی وڵاتانی دنیای داگیر کردو بە ستایل و بە بەڵام بەشێکی داهاتەکە لە ڕێگەی گەشت و گوزار بەشێکی زۆری لە ڕێی گەشت و گوزار و دەزەکەوێت. گەشت و گوزار وەکو پێم وتیت لێرە باسمان کرد هۆکارێکی باشە بۆ بژانەوەی بواری ئابووری لە وڵاتە و بۆ بەگەرخستنی دەستی کار لە وڵات. ئێمە نابێت پێشگوێخین بەڕاستی. ئێمە ئەو کەرتە جوانەمان هەیە کەرتەکانی کاروەخ و سێکتەرە ئابووریەکان هەمووی لە کوردستانە فراهەمە. حەزەکەم ئەو پێ بڵە تەنها تۆزێ کەرتی پیشەسازیمان قسەی لەسەرە قسەی لەسەرەوەی کە بەڕاستی بەرهەمی ناوخۆمان کەمە زۆر زۆریش کەمە ئەجینات کەمە. کەرتەکانی ترمان کەرتی گەشت و گوزار کەرتی وەکوتم زراعەتکردن کشت و کاڵ کەرتی پیشەسازیمان نییە بەڕاستی زۆر زەعیفین. کەرتی نەوت هەمانە موادی خامی ژێرزەویمانەمان هەمووی هەیە. ئیدارەدانیمان نییە ئەبێ ئێمە ئیدارە بین و بە کەرتی گەشت و گوزاریشەوە دەبێ ئیدارێکی باش بین شوێنە گەشتیارەکان لەسەر شکڵێکی ئیداری باش بە بەڕێوە بەرین و فکری ئیداری تیا بەکاربێنین. هەر لە ئێستای فکرمان نەبێ بۆ ئێستا و هیچی تر ئەبێ کاڵم فکری ئیداری ئەبێ ئێمە دوور بڕوانین لە ئایندە بتوانین ڕێژەی باشترین گەشتیاری ناوچەکانی حتا دەوڵەتانی دراوسێت چی بکەین هەمووی چی بکەین هەر هەمووی ئیستیغلالکەین بۆ خۆمان بتوانین وا بکەین ئەوان بێنە لای ئێمە نەک بڕۆنە تورکیا. بەڵێ بەڕاستی ئەتوانین ئەمە بکەین لە هەرێمی کوردستان لە بەریوتم 4 فەسڵیتایە ئەتوانین بە پێی تایبەتمەندی وەرزەکان ئێمە شتی گەشتیاری دابنین و پرۆژەی گەشتیاری دابنین بە پێی وەرزەکان و گونجانیان لەگەڵ خەڵکانی دەور و بەرمانە. زۆر باشە مامۆستا وەکو دواوتەی بەڕێزت لە هەموو ئەمانی کە باسمان کرد چی بکرێت باشە بۆ بەرەو پێشبردننی کەرتی گەشت و گوزار؟ یەکەم ئەوە بکرێت کە حکوومەت بە فعلی بەڕاستی ئەبێ بە یاساکانی وەبرهێنانە بچێتەوە. ئەمە ئیشی پەرلەمانە بکات. پەرلەمان پێویستە قسەسەر هەندێ شتی گرنگ بکە نەکەن دێشتی لاوەکی. بەڕاستی پێویستە پەرلەمان جیهەیەک بێ بۆ چاکسازیە بنەڕەتیەکان لە ناو کۆمەڵگەیە ڕۆگە ئەوە نەکا پەرلەمان کەواتەوە بی دایخینەوە پەرلەمانە بەڕاستی. بۆیە پێویستە چی بکەین ئەو پرۆژانەی ینی پرۆژەی وەبەرهێنان یاساکانی وەبەرهێنان دەبێت پێداچوونی پیا بکرێ زۆر شتەیە سەلێرە باز ناکرێت گەر داوامان لێ بکەنێمە ئێمە پرۆژەمان پێ بۆ ئەمە چۆن یاسای وەبەرهێنان چاکەکەین هەستان لێبوو دێکینە تەوەریەک لێرە قسەی لەسەرەکەین ئینشاءڵڵا لە بەرنامەکانی داات ئەمە ئەو ئەبێ حکومەت بەما بچێتەوە واتە هەل زیاتر بڕەخسێندێت لە ناو پرۆژەی وەبەرهێنان لە ناو یاساکانی وەبەرهێنانە بۆ پرۆژەی گەشتیاری یعنی هەندێک قەیدوبار هەیە لای بەرین و هەندێک لە ڕسومات و شت هەیە زیاتر دەستمان حکومەت دەستی تونگ نەکا لەم بوارەیە بۆ ئەوەی هەلی باشتر بڕەخسێنین کەرتی تایبەت بتوانێت پرۆژەی باشتری گەشتیاری دروست بکەم تا بتوانێت گەشتاری زیاتر بێت دانانی ڕێبەریش ئەمە ئەو زیاتر یارمەتی ئەو بەڕێوەبەرایەتی و ئەو ڕێکخراوانە با کە لە بواری گەشتیاریە کارەکەن چ بە پارە بێ چ بە فکری ئیداری و یاسا بێ یارمەتیان با بۆ ئەوانش بتوانن زیاتر ئیش بکەن لە بواری گەشتیاریە اینجا دانانی ڕێبەر و ئەمانە بەڕاستی شتێکە زۆر بەسیتە ڕێبەری حتا مەسلەی ئەگەر بیکەن ئەگەر حتا مەسلەی هاتوچۆ ینی هاتوچۆش پێویستە چی بکە ئێستا لە سلێمانی تێپەڕێ هەمووی ئەم سەری بگرە ئەو سەری بگرە هەمووی چەند قوتعەیەک هەیە هەڵواسراوە چەند تابلوویەک هەڵواسراوەڵە سەرچنار لێرەوە ئەڕوا ژماری زۆر کەمە ینی مەفروض ینی ئەبێ لەسەر هەموو شەقامێک هەر گەشتیارێک گێتە ناوە بە هەر سێ زمانی عەرەبی نزی کوردی بنووسێ باشە بنووسێ ئەم جادەیە بۆ چۆ ئەڕوا سنتەری شار لە چۆیە ورتر بێ بەڕاستی لای ئێمە دقیق نییە من هەندێک جێگە هەیە گەر خۆم خەڵکی شاری سلێمانی نەبم بەپێی ئەو قوتعانە بڕۆم نازانمە بۆ بەپێی تابلۆکان بڕۆم نازانمە چ بۆ لەبەر ئەمانە ئەبێت چاکسازی تیا بکرێ ژماری تابلۆکان زۆر کەمە ینی لەسەر شەقامی ناو شاری سلێمانی بە نمونە وەربگرین ئەبینین ئەم شتانە زۆر کەمە جوانکاریەک نەکراوە کەمە بەڕاستیمێشی پارێزگای سلێمانی بێبی لەوانە بکاتەوە هەندێک شت هەیە کەیتە دەرەوە بە ناو شارە ئەڕێزای چی ئەبێتەوە هۆکاری جوانکاری بە ڕاکێشانی سەرنجی بینەر ینی باوەکو فکری ئیداری بیر لای من لە وڵاتە بکەینەوە وەک بەشێکی مارکتین بیر لەمە بکەینەوە کە چۆن کەرتی گەشتیاری پێزیادکەین ئەمانی من باسیەکەم چتە بابی بازارگەریەوە بابی مارکتینەوە چۆن مارکتین بۆ وڵاتەکەمان بکەین بەرزی بکەینەوە ئاستی وڵاتەکەمان وا پێشخین شتەکان وا زەخکەینەوە بین بە بەرچاوی بینەری بیانیە چۆن بینەرێک ئێمە لە ئێرانەوە لێ بکەین کە ئارزوو ئێرە بکە بێت لە تورکیا وای لێ بکەین بێت ئێرە لە وڵاتانی تری دنیاوە بێت بزین کوردستانەکەی مە چیت هەیە ئەوشتە ئەسەریانە چین کە ئێمامانێ بیبینین لەوێ
ئەمە ئەبێ حکومەت ئەم شتانە بکە بەڕاستی دەستەکانە خۆش دەستەکانە خۆش مامۆستاگیان بە ئومێدیەوەی کە هەموو لایەنە پەیوەندیدارەکان گوێبیستی وتەکانی بەڕێز و بێتن. زۆر سپاس بۆ مامۆستا پەیوەند محمود، مامۆستای زانکۆ، زۆر سپاس ماندوومان کردی. بەڵێ خۆشەویستان، ئێستا لە ئێستادا پامنێرمان داسیار لە هۆتێل ڕامادە لە کۆنفرانسێکدا بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە لەسەر ڕۆڵ و ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا. داسیار سڵاو لێ بۆ بەیانیت باش. چنور سلااوان لێوێ سلااو لە بینەران دیارە ئەمڕۆ تایبەت بە بواری پەروەردە لە شاری سلێمانی لە هۆتێل ڕامادا سیمینارێک یاخود کۆبوونەوەیەکەیە. کۆبوونەوەکە تایبەت دەبێت بەیادکردنەوەی ڕۆژی پەروەردە و فێرکردن. ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان 3 ساڵە لە جیهاندا یادی ڕۆژی جیهانی پەروەردە و فێرکردن دەکاتەوە. دیارە مەبەست لە ڕۆژەکە ئەوەیە کە بواری پەروەردە گرنگی زیاتری پێ بدرێت، ڕێژەی خوێندەواری زیاتر بکرێت و بتوانرێت ئەوەی کە تایبەتە بە بابەتی زانستی زیاتر بکرێت و بتوانن لە جیهاندا ڕێژینە خوێندەواری کەم بکەنەوە. دیارە لە هەرێمی کوردستانیش 2 ساڵە ئەم یادە دەکرێتەوە. بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژاوای شاری سلێمانی ئەمڕۆ سەعات 11 لە هۆتێل ڕامادا بە ئامادەبوونی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، بە ئامادەبوونی لایەنە پەیوەندیدارەکان، بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی، پارێزگاری سلێمانی ئەم یادە دەکاتەوە. گرنگەکەی بۆ شاری سلێمانی ئەوەیە شاری سلێمانی کە ئەم یادەی تێدا دەکرێتەوە هەم پایتەختی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و بە پێی ئامارەکانی نەتەوەی گرتوەکانی شەتاوەکو ئێستا کەمترین ڕێژینە خوێندەواری لە شاری سلێمانی هەیە. هەر بۆیە بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژاوای شاری سلێمانی دەیەوێت لە ڕێگەی وەرگرتنی ڕاو سەرنجی هەم ڕێکخراوەکان هەم بەشداربووەکان لێرە بگەنە ئەو بابەتەی کە ئەو ڕێژەکەمان نەخوێندەواری هەتاوەکو ئێستا بوونی هەیە لە پارێزگای سلێمانی چۆن بتوانرێت با بڵین نەهێڵرێت یاخود ئاستەکە بگەێنرێتەوە ئاستەی کە بە تەواوەتی کارێک بکرێت و ڕێژێ بە تەواوەتی کەم بێتەوە. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و لەسەر کاروبارەکان و چالەکیەکانی ئەمڕۆیان لە ئێستادا میارێکم لەگەڵە کە مامۆستا حەوێس محەممەدە، سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەیی لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی. لەسەر ڕۆژەکە پرسیاری لێ دەکەم کە زانیاریم باتێ. مامۆستا بەیانیتان باش، سڵاوتان لێبێ. زۆر سپاس. لەسەر ڕۆژەکانی زانیارەکان چۆنەوە ئەمانجی ئێوە چیە بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە؟ دەست خۆش بێ، دەستپێکی چاکت باس کرد. پیرۆزبایی لە خۆمان و کارەکتەرانی بواری پەروەردە سەرجەم خوێندکاران و قوتابیانی هەرێمی کوردستانەکەین. دیارە هەروکو جەنابەت ئاماژەت پێدا لە ساڵی 2008 لە 3 کانونی یەکەمدا ئومەمی متحیدە واتە نەتەوە یەکگرتوەکان بڕیاری ڕۆ دەستنیشانکردنی ڕۆژیشی داوەکو ڕۆژی جیهانی فێرکردن. دیارە ئەو ڕۆژەش دەستنیشان کرا بە ڕۆژی 24 کانونی دومی هەموو ساڵێک. ئێمە لە پەروەردەی بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوا بە هاوکاری یەکەی سەرپشتیکردنی بنەڕەتی و ئامادەی و سەرجەم کارەکتەرانی بواری پەروەردە دیارە پارساڵ لە 24 مانگە بەو بۆنێەوە پەنێڵێکمان ئەنجامدا دەربارەی گرفتەکان و چارەسەر دۆزینەوەی چارەسەری گرفتەکان بەگشتی لە بواری پەروەردەی فێرکردنا. دیارە ئەم ساڵ بۆ لە 23 مانگە کە ئەمڕۆ پێنجشەمەیە ئەم کار ئەنجامە دەین خۆتان زان 24 مانگ کەوتە ڕۆژی هەینیەوە و ئەگەر سەیری میدیاکانی جیهانیش بکەی ڕۆژی پێنجشەمە سەرجەم وڵاتان ئەتوانن بە پێی کارەکانی خۆیان هەوڵەدەن کە بەرزڕن نرخاندنی ڕۆژی جیهانی فێرکردن و پەروەردە و فێرکردن بنرخێن. ئێمە لە بەڕۆتی پەروەردەی ڕۆژ ئاوا ئەمڕۆ دیارە هەستاوین بەم کارە. ئامانجیشمان وەکو سەرەتا خۆت جەناب باست کرد باشکردن و چاکردنی جۆری خوێندنەوەتە کوالیتی خوێندنە و خوێندن وەکو چۆن کە لە سیستەمی پەروەردەی ئێمە بۆ هەمووانە وەکو چۆن پەروەردە ئەرچی هەمووانە. لەم ڕوانگەیەشەوە هاتوین ئەمڕۆ کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری لەگەڵ سەرجەم ئەو لایە کەس و لایەنانی کەوا پەیوەندی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆیان بە پەروەردەوە هەیە یاخود با بڵین لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی یاخود لەگەڵ کۆمەڵگای خۆجێهێتی. دیارە لەم ڕوانگەیشەوە کە داخلی ئەم بابەتە بووین خۆتان نەزانین کە ئێمە لە ساڵی 2007 لە هەرێمی کوردستاندا کۆنگرەیەکی سەرتاسەری هەرێمیمان بەست. ئەو کۆنگرەیە دیارە ئەتوانم
ئەتوانم بڵێم هەر لە دروستبوونی معارفی عراقی لە ساڵی 1920 تا ساڵی 1920 هەتاکو ساڵی 2007 کە ئەکاتە 86 ساڵ سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان و عراق بەگشتی سیستەمی خوێنی بەریتانی بوو واتە 6 بوو بەڵام لەم کۆنگرەیە سیستەمەکە بە یەکجاری سیستەمێکی خوێندن گۆڕاکە بوو بە سیستەمێکی ئەتوانم بڵێم خۆماڵی کە ئەویش دوو قۆناغ دەستنیشان کرا قۆناغی بنەڕەت کە 1 بۆ 9 بێ و قۆناغی ئامادەیش بڵین 10 و 11 و 12 بێ واتە بنەڕەت و ئامادەی دەستنیشان کرا دیارە لەم حاڵەتانەیە ئەم سیستەمە بەردەوام بوو بە وەکو دەستوریی کاری خۆمان بەڵام چەند ساڵێکە ئێمە لەناو ئەو سیستەمەیە پرۆژەیەکمان هەیە ئەم پرۆژەیەش دیارە بە سوودوەرگرتن لە ڕێکخراوەکانی جیهانی و لە ناویشاندا ئەتوانم بڵێم ئەنجومەنی ڕۆشنبیری بەریتانی سوودمان لە بۆچوونەکانیان وەرگرتووە بەڵام دەستی خۆماڵی خۆمانە کە سەرجەم کارکتەرانی بواری پەروەردە زۆربەی زۆریان تێدا بەشدار بوون ئەویش ناوزەند کراوە بە ڕۆڵی بنیاتنانەوەی تواناکان بۆیە لەم حاڵتەیە ئەفم بکات لەم حاڵتەیە لەم بنیاتنانی توانەکەی پێویستی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆمان لەگەڵ کۆمەلگای خۆجیەتی و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەبێت بۆیە لەم ڕۆژەیە هەم بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە و هەم بۆ پێکانی ئامانجی خۆمان پەروەردەی لەگەڵ ئەم ڕێکخراوانەکەوە دەبینەوە. زۆر باشە مامۆستایمە گفتوگۆکەمان بەردەوامی پێ ئەدەین بەڵام منم پرسیاری ئەو لە جەنابەت بکەم ئێوەکو پەروەردە چۆن ئەتوانن سوود لە ڕێکخراوە جیهانەکان یاخود ڕێکخراوەکانی ناوخۆ وەربگرن بەتایبەت ئەوەی کە ئەمڕۆ بانگهێشتی ئێرە کراوە لەسەر چه ئاسێکە ڕێکخراوەکان کە ئێوە ڕاوێژیان پێەکەن یاخود ڕێکخراوەکان ڕاوێژ بە ئێواکەن. دیارەوەکو باسم کرد لە پرۆژەکەی ئێمەدا لە ناو سیستەمی پەروەردەیە پرۆژەکەی وەزارەتی پەروەردە لە ناو سیستەمی پەروەردەیە پرۆژەی بنیاتنانی تواناکان کە هەر لێرەوە و ئیشەڵا لە کۆنفرانسەکەش لە کۆبنەوەکشا ڕای دەگەینین حتا لە ناوەکەشا بنیاتنانی تواناکان یا بنیاتنانەوەی تواناکانە بێ ئیشەڵا دیارە لەمە 25 ستاندارد دەستنیشان کراوە ئەم 25 معایرە یاخود ئەم 25 ستانداردە ئەم 25 پێوەرە کە دەستنیشان کراوە لە ناو ناوەندێکی خوێندن وەکو دامەزراوەیەکی خوێندن ئەبێ هەبێ و کاری پێ بکەین کە ئەمیش دابش بۆ بەسەر 5 بەشی سەرێکیەوە دابش بۆ بەسەر سەرکردایەتی و بەڕێوەبردنە دابش بۆ بەسەر فێرکردن و پەروەردەدا دابش بۆ بەسەر پشتیوانی قوتابیان ئەفم بکە دابش بۆ بەسەر ڕۆڵی کۆمەڵگای مەدەنی و خۆجێتی لە ناوەندی خوێندنەوە دابش بۆ بەسەر دەرەنجام و ئەنجامەکانیە ئێمە دوو ستانداری ڕۆز ڕاستە و خۆمان هەیە کە پەیوەندیدارە بەوەی کە ڕێکخراوەی کۆمەڵی مەدەنی یاخود ڕێکخراوە مەدەنیەکان یاخود کۆمەلگای خۆجێتی ئەتوانن ڕاستەوخۆ هاوکارمان بن لە ئیشا کەواتە ئەمە ئەوەیە ئێمە بەوان بڵین ئەوان ئێمە ئەمانەوێ ئەم پرۆژەی خۆمان کە کارمان لەسەر کردەوە دڵنام ئەوان بەڕێزیشان ئەزانن چۆن لە ڕابردوودا هاوکاری معنەویمان بوون ئێستا ڕاستەوخۆ هاوکاری معنەویمان بن بۆ چەسپاندن و بۆ جێبەجێکردنی ئەو کارە چکە لە ناو ناوەندێکی خوێندنە ئێستا لیژنەیەکەی پێوتێت لیژنەی پەرەپێدانی قوتابخانە لیژنەی پەرەپێدانی قوتابخانە دەبێت ڕاستەوخۆ کەسێک سەرۆکی ئەو لیژنەی بێت کەیان دایک بیان باوک بیان کە سوکاری خوێندکار بێ ئەم دایک و باوکەش لابد یاخود فەرمانبەرە یاخود کەسی ماڵەوە یاخود لە ڕێکخراوی لە کۆمەلگای خۆجێتی یاخود لە کۆمەڵی ڕێکخراوی مەدەنیەکانە کارەکە بۆیە ئێمە یەکێک لە لیژنە سەرچەکانی ناو قوتابخانە کە لیژنەیەکی کارای یەکجار گرنگە باوچێکیان دایچێک سەرۆکی ئەو لیژنەیە بەڕێوەبەری قوتابخانە بە یاردەری بۆیە ئەم شیکردنەوەیە بەم بەرنامەیەکی تێر و تەسەل بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێم وایە یاخود بۆ ئەو کار بەدەست و بەرپرسە عزیزانی کە لە ناو شاری سلێمانیە کە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ پەیوەندیان بە پەروەردە هەیە پێویستە لەسەرمان شی بکەینەوە. زۆر باشە مامۆستا ڕۆژەکە ڕۆژی گیانی پەروەردە و فێرکردنە ینی ئامارێک لەبەردەستە لە هەرێمی کوردستان ڕێژینە خوێندەواری چۆنە یاخود پارێزگای سلێمانی وەک دەوترێت کەمترین ڕێژینە خوێندەواری تێدایە لە چاو پارێزگاکانی ترە هۆکارەکەی چێوە ئامارێکی دیاریکراو لەبەردەست جنابتانە هەیە؟ وەکو جناب لە سەرای قسەکان تا ئاماژەت پێکرد کەمترین زۆرترین ڕێژەی خوێنەواری لە شاری سلێمانیە هەیە بۆ ئیساش بە خۆشبەختانە ئەو زانیارەی کە لە لای ئێمەیە ئەخیر بڕیاری یونیسف و ڕێکخراوە جیهانیەکان لەسەر ئاستی عێراق شاری سلێمانی لە پەروەردەیە پلەی یەکەم و بەرزی بەدەستێناوە بەڵام ئەوە ناگەینە کە ئێمە بڵین وڵای کێشەمانی ئەوە ناگەینە کە بڵین ئێمە لە پەروەردەیە هەموو کارەکان کراوە بەڵکو خۆشبەختانە هەنگاوێکی باشمان ناوە و ئیشەڵا
بەردەوامیشە بین لەو هەنگاونانانە بۆی بتوانین هەموو وەسائلەکان هەموو هۆکارەکان بەکاربێنین لە پێناو گەیشتن بۆ ئامانجە پیرۆزی ئەوەیە کە خوێنکار تاچێکی بەهێزی بگۆی زیرەک بتوانێت لە ئایندەدا سەرکردایەتی و لە ئایندەدا کارکتەری بێ لەناو ئەم وڵاتە ئازیز و خۆشەویستی خۆمانە. کاتۆکو پەروەردەی سلێمانی ئاینجا خدڵەوەکەنەوە کە هەموو پێداویستەکان بۆ خوێنکار بەردەستە بتوانێت تا ڕادەیە بتوانێت لە ئاستێکی باشە گرنگی بە خوێندەواری با یاخۆت بچێتە قوتابخانە پێداویستەکان لە بەردەستە یاخود کێشەیەکی لە ئارایە جەنابتان لێرە بتوانن بیگەێنن. ئەوەی توانی بێتمان درێخیمان لێ نەکردەوە بەڵام گەورەترین کێشە دایمان نەک لە شاری سلێمانی و بن نەکرد لە هەرێمی کوردستان بگرە لە عێراقیشا بە شێوەیەکی گشتی کە ئەویش زۆری خوێنکار و کەمی بینە ئەمەیەکە لە گرفتەکان بەڵام ئەم ئاستەنگە یاخود ئەم گرفتە نەبووتەوەی ئەوەی کە خوا نەخواستە کەسێک بێ بەش بێ لە خوێندن یاخود کاری خوێندنی بۆ نەکرێت بەڵام دەکرێت هەوڵ بی لەگەڵ هەوڵەکان بە بەردەوام بێ هەوڵەکان خۆتان نزانێ مەلەیەکەی سەرپرشتیکردن ئیکارەکەمان کارێکی بە دوواداچوون و هەڵسەنگان و ڕێنمایی و ڕاوێژکاری لەگەڵ پەروەردەکاندا دیارە بە دەشتەکانی خۆمان لە هەر شوێنە گرفتێکە بێ داوامانتە پەروەردە و بەردەوامی ژەبین لەسەرەوە بەڵام ئەو گرفتەی کە ئەڵم هەیە دیارە لە دێر زەمانەوە هەمیشە لەبەر خۆ دەزانی سوپاس بۆخوا زۆری دانیشتوان ئەمەوە ئەکا کە دایمە هەمیشە ئەو بینایەنش بەداخەوە بەوەی قەیرانی داراییەوە چەند ساڵێکە بینا نەکراوە ئەوە گرفتێکە ئاستەنجێکە بەڵام ئەو گرفت و ئاستەنگە نەبووە هۆی ڕاگررتنی خوێندن بگرە دەبێت ئێمە زیاتر مەبەستمان لێرە بە ڕێکخراوە کۆمەڵ ڕێکخراوە مەدەنیەکانی کۆمەڵگای خۆجێتی بڵین دەمانەوێ ئێمە خوێندن و ئاستی خوێندن چۆنە بنیاتنانی توانەکان چۆنە زیاتر هەوڵی لەوگەڵین دیارە ئەمەش ئەم پرۆژەیە بەڕاستی وەرچەرخانێکی ئیجار گرنگە کە ئەتوانێت وەزارەت و بەڕێوەتە گشتیەکان و بەڕێوەتەکانی ناو وەزارەت و یەکەکانی سەرپرشتکردن بەڕێوەتەی پەروەردەی قەزاکان و ناوەندەکانی خوێندن هەمووی وەگەڕخستووە بەڵام ئەرکە گرنگە سەرچێکە ئەکەوێتە سەر چیە ئەکەوێتە سەر مامۆسایانی ئەزیز و دەستەی کارژێڕی خوێنکارە بەڕێزەکان ئەکەوێتە سەر سەرپەرشارانی بەڕێز چێ خۆتانەزان سەرپەرشارانی بەڕێز ئێستا سێ ئەرکی ڕاستەوخۆیان لەسەر ئەویش بە هەمووەکو هاوڕێ ڕخنەگەر هەموو کولیژنی هەڵسەنگانی دەرەی هەموو پسپۆڕی و هەروەها مامۆستا بەڕێزەکان و دەستەی کارژێڕەکانی ژۆک و عەرزم کردی لەم سیستەمە ئینشاڵڵا لە کۆبوونەوەکە ئەیخەینە ڕوو کە بەڕاستی 25 ستاندارد لە دید و پەیامەوە هەتا کۆتا ستاندارد کە کارایی بەهێزی یاخود گەشەی هزر و فکری کۆمەڵایەتی قوتابیان کۆتایی پێدێ ئەمانە من پێم وایە ئەتوانرێت کە ئاستی خوێندن بە جۆرێکی وا هەنگاو بنێ کە باش بێ بەڵام لەگەڵەوەشا ئاستەنگ ڕێگر دێتە ڕێمان بەڵام ئەکرێ ئێمە وەکو چۆن بەڕێز وەزیری پەروەردە بڕیاری داوە یاخود بەڵێنی داوە کە لە هاوینی ئەم ساڵ مانجی 7 و 8 پێداچوونەوە بکرێ بۆی بتوانین ئەو ئاستەنگانی لە ئاستی ئەم قۆناغەدا چارەسەری بکەین بۆی بتوانین ئێمە هەم هەرێمی کوردستان و هەم شاری سلێمانی بتوانین خزمەتکار بین و خزمەتیەکی باش بین بۆ بواری پەروەردەتیدا. مامۆستا حەوێز لەبارەی هاوکاریکردنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی یاخود بەسەرکردنەوەیان بۆ ناوەندەکانی پەروەردە و شوێنانی کە خوێندنی تێدایە تا چەند هاوکارێکی باشی ئێوە بوون و توانیمانە ئەو ڕێکخراوانە ئەوانەی لە بواری پەروەردە ئیشەکان ڕۆڵێکی باشیان هەبوو بێتاوەکو ئێستا. دیارە هاوکاریەکان ئەگەر ئێمە پۆلێنیکەین لەسەر ئاستی هەرێمی کوردستان و حتا لەسەر ئاستی جیهان خوێندن سێ لایەنی سەرەکی هاوکارە بۆی ئەویش کە بریتە لە حکوومەت هاوکار و بەڕێوەبردنی تەواوی خوێندن دەکا و هەروەها لایەنی مانیحات جیهاتی مانیحات کە ئەویش بەخشێنەرەکان کە ئەمە لێرانێ ئەتوانین بڵین ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەگرێتەوە لەلایەن هەم ئەکسەریتی لە لای بەڕێزانەوە هاوکاری معنەویە و هەروەها خێزان کە خۆ دەزانی خێزانجی مناڵ لە دایک و باوک و کە سوکار و خێزانەوە دێ دیارە لەم حاڵەتەیە ئەم سێلایەنە ڕاستە و خۆ لەگەڵ خوێنکارە پەیوەندیی تاوایان هەیە شێ مامۆستا هەر لە خێزانەوە دێ خوێنکار هەر لە خێزانەوە دێ و کۆمەلگای مەدەنیش دیارە ڕۆڵێکی یەکجار گرنگیان هەبوو لەلایەن هاوکاری لە ڕووی معنەویەوە و هەندێک جار لە ڕووی مادیشەوە کە چۆن هاوکاری نوێژەکردنەوەی جۆرە لە قوتابخانەکانمان بوون هاوکاری تەواومان کردبوون هاوکاری تەواویان کردوین بەڵام دەمانەوێت ئەوە دیسان دووبارە بکەینەوە ڕاستە لە ساڵانی پێشوە کۆمەڵی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەگەڵمان بوون بەڵام ئێستا بە یاسا وەکو پرۆژە ناوێن هاتووە لە ناو ئەو 20 ستانداردەیە یعنی ناوێن هاتووە من نمونەیەک گەر بچارمەوە ئەگەر بڵێم قوتابخانەیەک لە گەڕێکێکە قوتابخانەی جەز لە گەڕێکە لە گەڕەکانی شاری سلێمانی ئێمەدا مستەوسەفێک لە تەنیشتەوە بێ یاخود مرکزێکی برایانی پۆلیس لە تەنیشتەوە بێ یاخود ئەگەر ڕێکخراوێک لە ڕێکخراوەکان لە تەنیشتەوە بێ دەکرێت ئێمە وەکو پەروەردە هاوکارێن بین چکە ستاندارێکی تایبەتمان هەیە کە ستانداردی 19 باز لە سەلامەتی و تەندروستی
نووسی قوتابیان و پاراستنی ئاستی بەرپرسیارەتی زانستی و سەلامەتی دەرونی ئەخاتە ڕوو. بۆیە ئێمە ئەگەر ڕەبتێکی تەواومان لەگەڵ کە چۆن هەبوو لەوە پێش هەبوو، بەڵام ئێستا بە قووەتریکەین بەهێزتریکەین، ناخود ئەگەر ڕێکخراوی لە ڕێکخراوەکان لە لامان بێ سمینارێکمان لەناو قوتابخانەیەکە بۆ بکە لەسەر لایەنێک لە لایەنەکانی پەروەردەی، بەڵام دوای وەرگرتنی ڕزامەندیتی پەروەردە من پێم وایە ئەمە کارێکی باشەکەین، چکە خۆت وەکو باسم بۆ کرد لە یەکێک لە لیژنە هەرێک کارە سەرچیەکانی پەروەردە لیژنەیەکەیە کە پێوترێت لیژنەی دایبابان مەجلیس ئەولا المطەربە یان خۆ کەسوکاری خوێندکاران باوک سەر یا دایک یا کەسوکاری خوێندکار سەرۆکی ئەو لیژنەیە کە ئەم لیژنەیە ئێمە ئەگەر بتوانین زیاتر بیخەینەگەر ئەتوانین ئیسفادەی لێ بکەین لە ڕووی معنەویەوە حتا لە ڕووی مادیەوە، بەڵام بە شێوەی یاسایی خۆی کە ئێمە لە کۆنگری 2015 ئاماژەمان پێدا و دەستنیشانی خاڵەکانمان لەسەر کردو. زۆر سپاس مامۆستا لە کاتمان گرتی، سپاس بوتەکانە دیارە زانیاری باشدا بە ئێمە و بە بینەرەکانمان. سپاس دەکەین، سپاس بۆ قسەکانت. یعنی بەگشتی چنەوەی مامۆستاش باسی لێوە کرد، قسەکردنەکە لەسەرەوە دەبێت کە هەموو ئەو لایەنانەی هاتوونەتە ئێرە قسە و باس لەسەر گرنگیدانی بواری پەروەردە بکەن، لێرە بتوانن ئەوەی کە هەیە دید و بۆچوونەکان لێرە کۆ بکرێتەوە، بتوانن لە چوارچەوەی و کارەکانی خۆیانە بیکەن بە پرۆژەیەک هەتا پێشکەش بە وەزارەت بکرێت و یاخود بتوانن گرنگی زیاتر بە بیرۆڕاکانی یەکتری بدەن و لە چوارچەوەی بواری پەروەردەدا هەم شاری سلێمانی چۆن لە ڕابردوودا پێشنگ بۆ یاخود پارێزگای سلێمانی چۆن گرنگی پێدراوە بەڕێوەبەرهاتیەکانی پەروەردە دووبارە بتوانن گرنگی زیاتر بدەن بەو بوارە. هەر بۆیە لێرە قسە و باسی زیاتر لەو بابەتانە دەکرێت. من دەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ تۆ داسیار، سپاس بۆ پەیامنێرمان داسیار کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەوە تێڕامادەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشەویستان لێرە داهاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان، هەتا سبەینەوە با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوەیینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست. هەر شاد و ئاسوودە بن، ڕۆژێکی خۆش، خواتان لەگەڵ.